بەناوی خوای بەرز و مێهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست جەژنتان پیرۆز ئەخوازین کە هەمیشە لە جەژن و خۆشی و شادیدا بێت. ئازیزان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت، جەژنی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت. لە خوای گەورە دەپاڕینەوە تاعات و عیبادەت و نوێژ و ڕۆژویە مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات. بەرنامەی پەیامی ئەم ڕۆژماند، پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان چەند بڕگەیەکی جیاوازی لەخۆ گرتووە، بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوە دەکەین، چونکە چەند خەڵاتێکی تایبەتمان ئامادە کردووە هەم بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسی و هەم خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام پێشکەشی وازیزانە دەکرێت کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان دەبن و وەڵامی ڕاستی پرسیارەکانمان دەدەنەوە. بەڵام دیارە بڕگە و بابەتەکانی بەرنامەیەم ڕۆمان لە سێتەوەری سەرەکی خۆی دەبینێتەوە. یەکێکیان قسەکردنە لەسەرەوەی کە دەربڕینی خۆشی لە جەژندا چۆن بکرێت، بە تایبەتی پەیوەست بێ بەو سنوورە دیاریکراوە شەرعیانە و ئادا بە کۆمەڵایەتی کوردەواریانەی کە تێک نەدرێن لە جەژندا، و هەروە ڕێنمایەکانی خواردنەوە لە دوای یەک مانگ بە ڕۆژوبوون ئێستا کاکەوینە ناو جەژنە و هەموو چکلێت و خواردن و شلە و برنج و فاسۆلیاوەمانە چۆن تەعامل لەگەڵ خواردنەوە بکەین. و تەوەری سێمیشمان جەژن و هونەرکە بە میوانداری هونەرمەندی عزیز دکتۆر ڕەوا عەبدول زیاتر بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە لەگەڵ بڕگەی پەیامنێرانمان، بەڵام زیاتر لە هەموو چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە دەکەین. سەرەتا دەچینە لای بڕگەی مێژووی ئەمڕۆمان وە کەمیشە بەرنامەی پەیامی ڕۆژ ڕۆژانە ڕووداوەکانی ڕابردوو کە لە مێژوودا ڕوویان داون لە هەمان بەرواردا دەخەینە ڕوو. ئەمڕۆژ ڕاستە جەژنە، بەڵام هەر بیرێکمان دەبێ لای مێژوو بێت. پێکەوە دەچینە لای مێژوو ئەمڕۆ، دواتر دەچینە سەر بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ڕۆژ. سی ڕەمەزانی ساڵی 256 کۆچی دوایی زانا و فەرمودەزانی گەورە و مەزنی ئیسلام و خزمەتکاری هەرە باڵای فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت، ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. سی ڕەمەزانی ساڵی 256 کۆچی دوایی زانا و فەرمودەزانی گەورە و مەزنی ئیسلام و خزمەتکاری هەرە باڵای فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت، ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. ئیمامی بوخاری یەکێکە لە کاریگەرترین کەسایەتەکانی بواری فەرمودە و کتێبەکەی بەڕاستترینی کتێبدا دەنرێت دوای قورئانی پیرۆز. ئیمامی بوخاری دەفەرمێت هەر فەرمودەیەکی پێغەمبەری پێشەوام وەرگرت بێت دەستنوێژێکم بۆ گرتووە و لە تەنیش کەعبەی پیرۆز دوور کات نوێژی سونەتم کردووە. ئیمامی بوخاری بەهۆی کاریگەری لەسەر دڵ و دەرونی مسلمانان و خۆشەویستی لای مسلمانان هەمیشە بۆتە جێی تیری ژەهراوی نەیارانی ئیسلام و ئەهلی سونەت و جەماعەت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. چواری شەشی ساڵی 1881 دەستگیرکردن و زیندانیکردنی پێشەوا و خەباتکاری گەورەی کورد شێخ عوبەیدوڵڵای نەهری لەلایەن هێزەکانی دەوڵەتی عوسمانیەوە. شێخ عوبەیدوڵڵای نەهری شۆڕشی دژی ئێران و تورکیا ڕاگەیاند بە مەبەستی سەربەخۆی کورد و پاشتریش بە دەست بەسەرکراوی گواستیانەوە بۆ شاری مەدینەی پێغەمبەری خوا درودی خوای لێبێ و لەوێ کۆچی دوایی کرد، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. چواری شەشی ساڵی 1989 کۆچی دوایی ڕێبەر و هەڵگیرسێنەری شۆڕشی ئیسلامی ئێران و ڕووخێنەری حکمی پاشایەتی لە وڵاتەدا ئایەتوڵڵا خومەینی دوای 10 ساڵ لە گەڕانەوەی لە پاریس و پێشڕەوایەتیکردنی گەلەکەی دەژێ حکمی شایێران و ستەمەکانی و سەرپێخستنی شۆڕشەکەی و دامەزراندنی کۆمارەکەی خومەینی کۆچی دوایی کرد. دوای ساڵێک لە هەڵگیرسانی شۆڕشەکەی و گەڕانەوەی بۆ ئێران بە شەڕێکی گەورەوە تێوەگلێنرا و ماوەی 8 ساڵ توانی خۆی بگرێت لە بەرامبەر ستەم و دەستدرێژی سەدام و ڕژێمەکەی. چواری شەشی ساڵی 2016 کۆچی دوایی زانا و عەلامە و پرۆفیسۆری گەورەی کورد و ئیسلام دکتۆر مستەفا زەڵمی لە شاری هەولێری پایتەختی کوردستان و لە تەمەنی 92 ساڵیدا
پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی ساڵانی سەرەتای 60ەکان لە قاهیرەی پایتەختی میسر و لە هەردوو زانکۆی ئەسهەر و ئەسکەندەریە 2 دکتۆرای لە بواری شەریعەت و یاسادا بەدەستهێناوە و لە 11 وڵات و زانکۆی ئیسلامی و عەرەبیدا دانراوەکانی کراونەتە پرۆگرام و دەخوێنرێن و لای زانایانی گەورەی ئیسلام جێی ئیعتیبار و بایەخن. دکتۆر مستەفا زەڵمی یەکێک بوو لە پیاوە عەقڵانی و ڕیفۆرم خوازەکانی کورد و ئیسلام و دژی خورافە و کۆنەپەرستی و ئەفسانە بوو. کۆبەرهەمەکانی بە زمانی شیرینی کوردی و لە 26 کتێبدا چاپ و بڵاو کراونەتەوە. لە بەراوردکردنی شەریعەت و یاسادا دەستێکی باڵای هەبوو، وەڵامی تەواوی گومان و ڕەخنەی نێرانی ئیسلامی بە قورئانی پیرۆز دەدایەوە. هەمیشە بە تەنگ مافی ژنانەوە بوو و دەیویست ژنان بێنێتەوە بۆ ڕێڕەوی ڕاستەقینەی ژیانی خۆیان. دکتۆر مستەفا زەڵمی لە گوندی زەڵمی بناری هەورامان و ساڵی 1924 لەدایک بووە و بۆ خوێندن گەلێک چەرمەسەری و ئێش و ئازاری چەشتووە، بەڵام هەر بەردەوام بۆ کۆڵی نەداوە. دکتۆر مستەفا زەڵمی لە شاری خورماڵ و لە زێدی خۆی بە خاک سپێردراوە، ڕەحمەتی خوای لێبێت. بینەرانی عزیز، دیارە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا هوشیار جافەرانی کە زیاتر مامۆستایەکی دەرکەوتوی پارێزگای سلێمانی و هەروەها زیاتر بە قسە خۆشەکانی دەناسرێتەوە. قسە لەسەرەوە دەکەین کە لە جەژندا چۆن خۆشیەکانمان دەرببڕین، بەتایبەت پابەند بن بۆ سنوور و ئادابە کۆمەڵایەت و شەرعیانەی کە کۆمەڵگەی کوردەواری پێیانەوە پابند و لە کۆنەوەی هێناویەتی و ئێستاش هێشتا بەردەوام، بەڵام هەندێکجار ڕەنگە و ڕێچکەیە بشکێ بووە. بەڵام بینەرانی عزیز، ئێمە بەردەوام چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانیەوە دەکەین لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانەوەی کە لە ژێر لەناو لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە لە ژێرەوە دەڕۆن. ئێوە پەیوەندی بکەن، وەڵامی ڕاستی پرسیارەکان بەدەست بێنن. خەڵاتی تایبەتی کۆمپانیای دۆلفینسی و هەروەها خەڵاتی تایبەتی کەناڵی پەیامتان بۆ ئامادەکراوە. دەچمە لای میوانەکە. مامۆستا هوشیار، زۆر سپاس، یاخوا بەخێر بێ، جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءالله. سپاس هەر بۆ خوا و پاشان بۆ بەڕێستان کە وەکو قوتابێکی قورئان، وەکو پێشمەرگەیەکی ماندوونەناس هەمیشە لە خزمەتی پەیامی خوادان. خوا مۆفەقتان کات. یاخوا سەلامەت بی ئینشاءالله. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین جەژنە و ئیتر جەژنیش عادەتەن ینی خۆشی و شادی. الحەمدولله. چۆن ئەو خۆشی و شادیەمان دەرببڕین، بە تایبەتی ڕەنگە هەندێک جار هەندێک کەلتوری بیانی لە ناومانە ڕەنگی دابێتەوە کە زۆرجار هەندێک سنوور تێپەڕێنین. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا وشفيعنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لم بيام بيروزو، لم شاشة بيروزو، پیرۆزبایی جژنی ڕەمەزانی مبارەک لە هەموو موسڵمانانی جیهان، لە موسڵمانانی هەر چوار پارچەکەی کوردستان، لە کوردستانە شیرینەکە و شارەکەی ڕۆشنبیری، شاری خواناسین و سەخاوەتمەندی دەکەین. یاخوا هەموو کاتەکانیان هەر جەژن و هەر خۆشی بێ و هەر بەختەوەری بێ. خوای پەروەردگار سەرفرازی دنیا و قیامەتمان کە، خوا یارمەتیمان بە ئەو خەرمانەی کە لە بەرەکەتی مای ڕەمەزانە کۆمان کردەوە، دوای ڕەمەزان ئینشاءالله پارێزگاری لێ بکەین ئینشاءالله. مامۆستا ئەگەر پێشەوەی کە بچمەوە سەر پرسیارەکەی تر، بەڵام ئەمڕۆ دوای کە لە مزگەوتە هاتیتەوە جەژنە پیرۆزت لەکێ کرد و چۆنت کرد، چۆن بوو جەژنەکە بەلاتەوەی کە بینی لە گەڕەک و لە مزگەوتەکەیە؟ ئێمە بەداخەوەکو جەنابەت لە سەرەتا ئیشارەت پێدا خەریکە عورفێکی نامۆ دێتە ناو وڵاتەکەی ئێمە و تا ئەندازەیەکیش ئەگەر ئەم پەیامە نەبوایە، ئەم ئیسلامە نەبوایە، ینی سەردان و هاتوچۆ خەریکە دەبێ بە عەیبە. لە ساڵی 85
برادێک لە ئەمە فیرار بوو لەو گوندێمە ئێمەش بە حسابی ئەقڵ و بۆچوونی خۆم وتم ئەم لە بەرەوەی غەریبە یەکەم کەس چین بۆ لە ئەو باشە فیرار بوو من بەحەز بە ئەو نەکا بڵێ من بێ کەسم یا کەس لەم لانە یا کەس دەستی پێم ناگا یەکەم کەس چین بۆ لاوە لە دەرگاکەماندا بڕاو کە برا بەڕێزەکەم کە دەرگاکەمە هاتە دەرەوە بە باوێشکانێکی زۆر عەجایب و شەیتان خێرا خۆی کرد بە ناوسکیە وتی بە ئێمە وتی ئەوە چییە خێرە وتمان وەڵایی هاتوین جەژنە پیرۆزەیەک لێ بکەین وتی ئەمە قڵێتە کۆنە لە ئێوە هەربایی ماوە وتم وڵای قوربان ئێمە بە هەڵەدا چوومانزایی تۆ پیاوی بەڵام دیارە میاوی پیاو نیت داوای لێبوردنی لەکەین ئێمە حەزمان کرد لەم دێدا ئێمە وەکو کەسێک وەکو برایەک وەکو دڵسۆزێک حەزمان کرد پیرۆزبایەکی جەژنە ئاراستەکەین بەڵام کەکتۆ قوڵینەکەی ئەمە ئیتر ئارەزووی خۆت جەژنی ئەم ساڵ جیازی لەگەڵ جەژنانی ساڵانی پێشوو چۆن بۆ ئایا خەڵکی گەرم و بڕیان پێوە دیار بوو یان جارێ سەرەتایە زۆر تاو لەوانەیە بۆمان دەرنەکەوت بەڵام ئەم بەیانێ من لەگە ڕێکێکی خۆیان پێشەوەی بەڕێستان پەیوەندی پێوکەن کاکە فەرمووی جەلال فەرمووی مامۆستا 8:30 بەرنامەکانتم جا برامەگە بۆ کۆپتەری بە ئاسمان ڕۆبێن بە 8:30 چۆ فریاکەوم اینجا دوایەوەش گەڕێکی خۆمان زۆربەی دەرگاکان کەلێماندا هەمووی لالیان کرد بۆ خۆیان خەوتە وەرخەوی خێریان بێ یعنی تەقریبەن تۆزی سستە دیارە ئەو گەڕەکانی ئێمە تۆزێک جیاوازن لە گەڕەکانی بەڵام ئومێ دەکەم لە گەڕەکە عشایرەکانە بەهێزترە باشتر حال ئەوانەی کە عشایرن تۆزێک ئەو ڕۆحێتە لیان تیانە بەقوترە و چ لە ڕووی دینیەکەەوە چ لە ڕووی کۆمەڵایەتەکەەوە الحەمدوللا تەئسیراتی دەرویان لەسەر کەمە و ئەو قسانەوەکو گیزەی مێشولە بەلای گویاندا دەڕێت تەئسیران تێناکە ناونەوە بینەران من بە بەردەوامی لەگەڵە بە تایبەتی لە ڕێگەی و پرسیارانەی کە هەمانەوە پەیوەندی تەلەفۆنمان دەبێت لەگەڵیانە بۆی کە زیاتر لەسەر هێڵڕانەگر و وحدەکەیان باڵانسیان پێ بمێنن ناونەوە دەبێت و بسمە لای بینەرانی عزیز دیار ئێستا کاک هەڵمەت لە چوارقورنەوە لەگەڵمایە کاک هەڵمەت سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت لە شاشەی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژەوە گەر پەیامی جەژنی خۆت بگەێنی و پێم بڵێ لە چوارقورنە لایەوە جەژن چۆنەوە چۆن دەگوزارێت سڵاوی خۆش دەوێ جەژنیەوەش پیرۆز بێ ناو بینێرانی کەناڵی پەیام پیرۆز بێ کاگە ئەرسەلان ئەگەر بکرێ تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت لە ڕێگەی هەر تەلەفۆنەکەەوە گوێ لە ئێمە بگری و وەڵامی پرسیارەکانم بدەیتەوە جەژن لایەوە چۆنەوە پەیامی خۆت لەم جەژنی شاشەی پەیامەوە بۆ کێ دەگەێنی جەژنە پیرۆزەی خۆت الحمدلله سپاس بخوا جەژن لە منجقەیە ئێمە زۆر باش بەڕێوە دەچێت بەڕاستی گروپیەکی مسلمانانەی پێوە دیارە بەڕاستی جیرانەکان و قسکات لە دوورەوە دێن جەژنە پیرۆزبایی دەکەن هەموو گەڕک بەیەکەوە سەردانی ماڵانەکەن جەژنە پیرۆزە لە ئێوەش دەکەم لە هەموو کەناڵانی هەموو بینەرانی کەناڵی پەیام دەکەم جەژن لە تۆش پیرۆز بێت کاگەرسەلان ئێمە پرسیارەکانمان بەم شێوازەیە سێ مەجموعە پرسیارمانەیە سێ بەش زانیاری گشتی هەڵمەت ئەرسەلان نەک ئەرسەلان هەڵمەت ئەرسەلان کاگەڵمەت ببوورە کاگەڵمەت سێ جۆر پرسیارمانەیە یەکێکیان تایبەتن بە زانیاری گشتین واتە یەکێکیان ئەدەبیە بەشێکی دیکەشیان ئاینیە کام لەم سێ بەشاڵە بژێری بۆی کاتیدا پرسیارە تا ڕاستە بکەین بەڵە کاگەڵمەت زانیاری گشتی زۆر باشە لە زانیاری گشتی پرسیارێکی تا ڕاستە دەکەین بزانین کە پرسیارەکە پرسیاری چەندت بەردەکەوێت ئەگەر هاوڕێیارم زۆر باشە کاک هەڵمەت ئەو کەسایەتیە کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیەک گۆڕی عومەر موختار دەرهێنایەوە و لە شوێنێکی نادیاردا شاردیەوە ئەو کەسایەتیە کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیەک بەرامبەر بە عومەری موختار کە هەی بووە گۆڕەکەی هەڵدەکەنێتەوە و جارێکی تر تەرمەکەی دەریانێ و لە شوێنێکی نادیاردا دەیشارێتەوە ئەو کەسە کێ بوو؟ وەڵڵاهی داوای بردنەکەم نازانم نازانی ناوەڵڵا هیچ ئاسانکاریشتر نییە اختیاروشتمان هیچ دانەناوە ئاسانکاریەکە زۆر نیە چکە ڕەنگە خەڵاتەکەمان باش بێت بۆیە ئاسانکاریەکە زۆر نادەین بەدەستەوە بەڵام ئەوەندە هەیە کە
وەکو ڕاوەیەک بۆ ینی ئاسانکاریەک پێی ناخۆش بوو کە عومەر موختارە و هەموو کاریگەری و خۆشەویستی هەیە لە ناو خەڵکەکەیدا و خەڵک سەردانی گۆڕەکەی دەکەن لەبەرەوەی کە هەستا دیارە دەسەڵاتی هەبووە گۆڕەکە هەڵ دەکەنێتەوە تەرمەکەی دەردێنێت لە شوێنێکی تردا لە شوێنێکی نادیاردا دەینێژێتەوە. زۆر باشە وەڵامەکەش لە کۆتایی بەرنمەکەی ئەوانەی کە ئەو پرسیارانەی کار ڕاستە دەکرێن وەڵامی ڕاستیان ئاشکرا دەکەین و ئەوانشی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە پیشانیان دەرین. دیارە زۆر سپاس بۆ کاگەڵمەت تەلەفۆنی پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە ئەگەر دیارە نوها خانمان لەگەڵایە لە شاری سلێمانی و نوها خان سڵاو لێبێت ئەگەر جەژنت پیرۆز بێت جەژنە پیرۆزەی خۆتا ڕاستی کێیەکی لە شاشەی پەیامەوە فەرموو. جژنیەوەش پیرۆز جژنە پیرۆزاکەم لە سەردەم مسلمانانی جیهان بەتایبەتی پیرۆز بێت. زۆر باشە لەو سێ بەشە پرسیاری کە هەمانە ئەدەبی ئاینی زانیاری گشتی کام لەو بەشانەڵ دەبژێری بۆی کە پرسیار تێدا ڕاستی جەنابەت بکەین. ئاینی زۆر باش شیدا پرسیار ئاینەکەی گەر لێ بکەی. پرسیاری ئاینی هاوکارانم پرسیاری ژمارە چەند ئەگەر لەسەر شاشە بێت خاتونها بۆ یەکەم جار لە مێژووی ئیسلامدا بەکێ گوترا شەهیدی میحراب؟ بیلالی حەبەشیە. بە پێم وابێت نا ئەڵێ بیلالی حەبەشی بە پێم وابێت نا وەڵامێکی ڕاستمان بەرێ نەخێر نەوەڵای اختیارمان نییە تەنها وەڵامی ڕات وەرەگرین. پرسیارەکە زۆر ئاسانە وانە تەلەوەکان تەمەڵ نوا خان وەڵامت چی بوو؟ بیلالی حەبەشیت بۆ دیاری بکەین؟ زۆر باشە سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکانتان مامۆستا ببوورەکە ناو دەگەر بینەوە سەرەوە کە بوتم یەکەم جار جەژنە پیرۆزە لە کێ کرد کە هاتیتەوە ماڵەوە لە خاتونت کرد لە دراوسەکان؟ واللهی طبعا ئەوکو عەرزم کرد لە مناڵەکانی لە مزگەوت ئەلحەمدوللا جەژنە پیرۆزەمان کرد لە برا موسڵمانەکان و ئامۆژگاری و ڕێنماییماندا پێیان کە بەدڵێکی پاک و ساف و پڕ لە ئیمانەوە استقبالی جەژن دەکەین و دەبێ جابراەک فەرمووی ئێمە هیچمان لەگەڵ یەکانیە تاگەدنی کازێتم ئەگەر هیچ سەبێ بێ سوڵح بکەین ئەبێ دانیشین کۆمەڵی پیاو سوڵح بکەین بەڵام ئەلحەمدوللا کە هیچ نییە بۆ گەردن ئازاکەینە خەڵکێک ئەگەر شتی لابێ و غیبەتی خەڵکی بێ و ماڵی خەڵکی خوارد بێ هەروە بە سەرپێی و گەردن ئازا ناکە دەبێ بۆی دانیشی بەڵام دیارە ئەلحەمدوللا کە ئێمە لە بەرهەمی ئیمانە لە بەرهەمی ئیسلامدا لە ژێر ڕێنمایی فەرمانبەردەکانی خواگیان کە فەرمووی والکاظمین الغیظ والعافی عن الناس والله يحب المحسنین بە دڵێکی پاکەوە ئێمە گەردن ئازادی لە یەکەکەین بە ئومێدیەوەی کە ئێمە تەماحێکی تر لە بەردەمانە کە خواگیان گەردنمان لە ئەگری جەهەنەم ئازاد دوایەوە پاشان گەڕاینەوە بۆ ماڵە و جژنە پیرۆزەمان لە ماڵ و مناڵی خۆیان کە ئینجا بۆ گەڕەکەکە ئیتر بەڕێز باسی ناوماڵەکەمان بۆ بکەن کامیانت کرد دایکی منداڵەکان والله طبعا ئێمە خۆی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم جاری وایە عرف عشایرەکە تۆزێ زاڵە بێ بە سەرمانە چکم لە ناو کوردواریەوە هەرچەند ئێمە خۆمان ئەلحەمدوللا جێبەجێ دەکەین پێغەمبەرگیان فەرمێ لەگەڵ خێزانتانە تەوقە بکەن و جەژنە پیرۆزەکان گوناحەکانتان لە بینی پەنجەکانتانەوە کەوێتە خوارە بەڵام ئەگەر لە بەرچاوی دایکمان و ئانەوە بکەیڵێت و ئەمە سەرژنانیە بەڵام خۆی ئەسڵ وایە کە ئێمە بێ خۆمان ئەو سەرمەشقە بشکێنی بۆی ئینشەڵڵا خەڵکانی تر فێر بن و بەڕاستیش ڕێنماییمان داوە بە خوشک و براکانی خۆمان ئێمە کاکا جەلالجا ئەوەی کە خەتەرە خەڵک سنەتەکەی پێغەمبەر جێبەجێ ناکا بەڵام بە پێچوانە مەسە بڵێن بۆ نمونە من سنەت لەگەڵ خێزانم تەوقەم نایکەم لەگەڵ ئافرەتێکی نامەحرەم کە شەرع ڕێگەم پێ نادا ئەچم تەوقە لەگەڵ ئەوە کەمەڵی بابە ئەوە تەوقەی لەگەڵ مەکەڵێت دڵم پاکە ئەمە تەڵام شەیتان فێریم قسەیانە کە دڵی پاکەگەنە ئەوەی کە ئاواڵێ دڵی لە هەموو کەس پیسترە من قەنەعەتم وایە هیچ کەسێک توانای ئەوەی نیە و جورئەتی ئەوەی نییە بگات بە دڵە پاکەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دڵی لە بلووری پاکتر بووە لە بەفری قەندیل سپیتر بووە بە خوشکان و ئافرەتانی فەرمووە ئینی لا ئوصاحب النساء من تەوقە لەگەڵ ئافرەتان ناکەم حتا دوێنێ لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی تردا خوشکێ پرسیوەتی مەلایەکەیە تەوقەی لەگەڵ ئێمە حەقی مەلامان نییە برا مەلای وایە بەڵایە ئەمە مەلا مەلایکەت نییە ئەویش بە شەرە و هەڵە دەکا و هەڵەی ئێمە نابێ بە شەرعیەت
من زۆر جار لە ماڵان دایشین کە گوێزانەوە ماوەسا لێرە نوێژەکەمان کردم نەخێر دەچین بۆ مزگەوت وتی ئەی ماوەسا لێرە جەماعەتەکەمان بۆ کە تەمەڵەکان منیشتم کاکەگیان من لە خۆم ناترسم لە شەرعەکە دەزم دوایی ئیشەکەی من دایکا بە شەرعیەت مثلا بناسبەیەکی کاڵێ کاکە بە نوێژەکەمان کە لە باچین بۆ مزگەوت مامۆستا مەلاوشیان لێرە نوێژی بۆ کردین کاتە من شەرعیەتم هەبە ئیشەکە جا بۆیە لەم شاشە پیرۆزەوە داوا لە پێشەوایانی ئیسلام دەکەن ئاگاداری ئیسلام من بۆی نەبین بە پەڵەیەک بەسەر ئیسلامەوە چکم بەڕاستی زۆرمان هەیە ئیسلام لە باتی جوان کە ڕەونەقی باتێ ناشیرینیەکە و لەبەر چاوی خەڵک قێزنیەوەنی دەکە یا ئیشێکی ناشەرعی شەرعێتی داتی لەبەر ئومێ دەکەم ئینشاڵڵا ئێمە وەکو عەرزم کردی جەژنەکەمان بە دڵێکی پاک و بە دڵێکی صاف و بەدڵێکی ڕووناکەوە سەیرم لێ دێ دڵێ قورئانی تیابێ دڵێ نوری خوای تیابێ دڵێ نوری هیدایەتی تیابێ بەڵام یەشتا ئەم نوری هیدایەتە ئەم دڵی کە قورئانە فرە لەو ئەنزەلنا هذا القورآن على جبل لرأيته خاشعا متصدعا بڕواکە بە دوو برای کە تێنەگەشتون لەم پەیامە قسە لەگەڵ یەک ناکەن نوێژی خوێن لە مزگەوتێ بە برای چاوتوتەوە باشی ئەو برای ئاشکەینەوە توێتی ئەگەر بەوە خوا بم خاتە جەرمەوە ناچم مامۆستا لە هەندێک حاڵەتە هەندێک کەس بە بۆنەی جەژنەوە ئەڵێ ئەگەر لەگەڵ کەسێکا بۆ ماوەی چەند ساڵە قسەی نەکرد بێت ئامادەی دەرەبڕێ کە بڕوا لەگەڵەوە کەسێ ئاش بێتەوە بەڵام کەسی بەرامبەر ئەڵێ پێویست بەوە ناکات و باوی هاتوو چۆن نەماوە باش ئەمە وەکو ئیمان زۆفە زعیفی و لاوازی ئیمانە ئێمە هەمومان پێویستمان بەیەکتریە بەیەکتریەوە جوانی بەیەکتریەوە بەڕێزین و لەلایەنی دەرونیشەوە زۆر ئیسیفادە لەو هاتوچۆیە دەکەین چکم ئاگامان لە حاڵیەکە بێ وەکو ئیماندار پێغەمبەرگیان یەکێ لە حیکمەتی نوێژی جەماعەت بۆ چییە؟ بۆی ئاگات لە حاڵ و وەزعی برا مسلمانەکەت یا خوشکە مسلمانەکەت بێ کە ئەگەر خوا نەخواسە مشکلەیەکی بێ دەبێ هاوکار و دەستباری بی جا ئەگەر بێمە ئەو هاتوچۆیە نەمێنێ بڕواکە خوشکە بە حورمەتەکەم ڕۆژێک قەدەری خوا لە مزگەوت جەنازەیەکی لێ بوو کە چوین چوار برا لەگەڵ جەنازەکە لە مزگەوت مابوونەوە خەوتبوون بە دیار جەنازەکەەوە حتا یەکی تەرحی ئەوەی کردبوو کە بڕۆنۆجی بەڵێنکەتی کوور حیامانە سێتی بۆ حیوان خۆی قابل لە جەنازەکە بزن جەنازەکە نازن جا بەیانی ئێمە کە چوین بۆ ئەوێتم باشە براکەم وڵی غەریبن و خەڵکی ئێرنی بەرەڵا خەڵکی ئێرن ئەی باشە بۆ کەستان لەگەڵ نییە لەبەروی ئەو هاتوچۆیە نەماوە ئەو سیلەی ڕەحمە بچڕاوە دوایی چوو لە سەرچنار پیکاوێکی هێنا هەتا پاری ساکە پیکاوەکە لە حیاتاوەتی مامۆستاوتم گیان وتی ئەم چوار هەتیوە خۆیمان لێ بشارێتەوە چی لەم جەنازەیە بکەین وتم ئەگەر خواکر خۆیان شادەکەین بە وڵەوشی عەباس و زێڕینەوە کەوانە قەرەجاوا عەشایرن ئەی نێژین جا دوایی لە سەرقەبران لەو برایان پرسیوتم ئەرە کاکە تۆ ئیشت کارت ئیشت چییە وتی هونەرمەندم هونەرمەندی تیاتم وڵی عاجزمە بە لە هونەرمەندیەکەش تا بێخێری دیگەنە ئەگەر خێرت بووە ئەم شارە 2000 هونەرمەندی تیا لەگەڵ جەنازەکەت دەهاتن بەدایخەوە ئەو برایانە کە دەڵێن پێویستمان بە کەسێ لە کاتێکی ئاوا بۆیان دەرەکەوێ کە لە ئەو ڕۆحە کۆمەڵایەتیان بڕی بڕوان پێکە خوشتی بە حورمەتم لە پرسەی وادا بووە زەلامی توێ سوێن بەخوا برازامی لێ نایناسم برازای خۆی کە چەند خەتەرە یا مەسەڵ توێتی پور خزمە پور کە خوشتی دایکە جیا خوشتی باوتی پور خزمە مام خزمە خاڵ خزمە یا ئەوانە لەن ئێمە پێویستمان بە کەس نییە ئەوانە ئەبێ خۆیان هەر لەیستەوە ئامادەکەن بە لە دەبیان نێژێ چکم بەڕاستی ئەگەر ئینسان پێویستی بە خەڵک نەبوو تێکەڵی خەڵک نەبوو ئەمرێ ئەو مردووە لە ناو کۆمەڵدا هیچ دەورێکی نییە ئێمە خوای ڕەب العیزە کە خالقمان داوامانیەکە داوای لە پێشەوایانی ئیسلام کردو کە پێغەمبەران فەرمی تێکەڵی خەڵک بن ڕێنمایی دەدا بە محەممەد المستەفا عەلەیهی سەلام کە ڕابەری پێغەمبەران عەلەیهی سەلام دەفەرمێ سەبر و تەحەمولت بێ لەگەڵ ناڕەحەتیەکانی ئومەتەکەدا بەجیای نێری ولا تەکون کەصاحب الحوت وەکو حەزەتی یوسف نەکەی یونس نەکەی عقوبە دەخۆی کەواتە ئێمە دەبێت تێکەڵی خەڵک بین ڕەهبانیەت لە ئیسلامان نییە زۆر باشە مامۆستا شتێکی تر هەیە لەوەی کە گەشتە سەرەی جەژن هەندێک کەس بۆ من یەکەم جەژنیەتی خۆشەویستێکی مردووە دێ جەژنەکە لە خۆی تاڵەکە ڕەنگە لە مناڵەکانیشی تاڵەکە کە بە تایبەتی لە کوردەواری خۆمان دەڵێن جەژن هی مناڵە ینی مناڵ بە دەرەجەیەک لە خۆشی و شادی خۆیەتی و لەبەر ئەم عایلێ ڕەنگە هەرەوە عەشیرەتەش ینی جەژنەکەیان بە جوانی بە خۆشی بۆ تێنەپەڕێن ئێمە چی بکەین کە لە ڕۆژی جەژن بەڕاستی خۆشیەکانی خۆمان دەرببڕین نەکەوەی کە خەریکی تەعزیەبین ڕەنگە شەژمان گەشتمان لەوە پێشە و کەسە خۆشەویستەشیان وفات کرد ئێمە لە بڵندگۆی میحرابە پیرۆزەکەی پێغەمبەر ڕێنماییمانداوە بەوانەی کە هەڵگری پەیامی خوان پێمان وتوانە ئێمە نابێ مرد و پەرستی زین و کوش بین ئەم ئینسانە کە مرد
ئێمە داوای لێخۆشبوونی لە خۆی پەروەردگار بۆکەین خوا لێی خۆش بێ نەک بچین دەرگای ماڵەکانمان داخێن و بچین بۆ سەرقەبران وەکو ڕۆژ بڕابێ و کاتی کە بڕابێ ئیلا لە جەژنە بچین ئەمانش بە قەناعەتی من ئەم ئەحزابە سیاسیانە بەداخەوە هێنایانە ناو ئەم وڵاتەوە کە ئەمە سێ ڕۆژانەیە و هەفتانەیە و چلەیە و ساڵانەیە و نۆ جەژنەوە ئەمانە نازەم لەکوێ هێنایانە ئیسترادێکی ناشەرعیە و کارێکی نادروستە و بە تعبیرێکی شەرعی بیدعەیەکی سەیئەیە کە هێنایەتە ئەمە جارێ ئەسڵەن برایەک بوو کاتی خۆی هەواڵی زەلامێکی پرسید وتی فڵان کەس چۆنەوتی ئەلحەمدولیلا زۆر باشە وتی جاران زۆر بەغیرەت بوو ئێستا وەکو جاران ماوە وتی ئەرە وەڵامە بەغیرەتە جاری وای بە قسەی خواش ناکە عیاذ بالله ئەمە خەتەرە ئەمڕۆ خەڵک بە قسەی خواش ناکە بە قسەی پێغەمبەریش ناکە ئەڵێ خوشکەکەم پێغەمبەرگیان نەفەرمێ لعنەتی خوا لەو ئافرەتەی کە دەچێت بۆ سەقەرەوە کەسی وەڵام من هەرەسم ئیدە کاتەی تر مسوانەکەی تۆ چییە؟ دەوری چییە؟ ئاەتەکانی قورئان خوشک و براکانم بینەرانی خۆشەویست ئەگەر سیرکەی دائیمان فەرمێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات عمل دەوری ئەو مرۆڤەت دەردەخا کە لە ماوەی ئەم تەقوایە ئەم عیبادەتە چی بەرهەمهێناوە وەکو خوێنکارە چاوگەش و جوانەکانمان خوا مۆفەقیان کە سەرکەوتووە کە هەر سەرکەوتوش نابن لە بەری ناخوێنن برایەک من چوون بۆ عومرە دایەکە دوعای خێرتم کاکە دوعای خێر بە قورئان سەر چاوم دوعای خێر وەکەم بەس تۆش بێ حرەکەتی بکەیت تۆ هەر بخەی و لالە بکەی بە تەمای دەرسی بە دوعای من ئەمە زەحمەتە جا ئەو برایە بە قەدەری خوا کۆمەڵێک دەرەجەی هێنا وەڵام هەمووی 50 عینەکی ڕیزی کرد جا باوکیشی یاخوا لەش ساخەیە بێ ڕۆڵە دەرەجەکان بەدڵ نییە و هیچ نیەوتی خۆ دەرچووم تی بەخوا هەمووی دوعای مەلاو شیارە بۆی هین کردی ئەوانەوە پاڕاتەوە لاڵاوەتەوە لە خوا یارمەتی دای جا بەڕاستی بەداخەوەڵێم هەتا پار ئەگەر بەڕێستا ملاحەزە نیسبەی نەجاح زۆر لاواز بوو لە کوردستانە کە جێگەی ئەسەفە جێگەی خەفەتە جا ئەو برایانە ئەو خوشکان و برانی منیش وا هەڵێسن وەکو خوێنکارانەوان دایمە لە ئەوان بەهارە گوڵکە سوورە لە کارتەکانیان لە نمە برایەک ئەم ساڵ ویستیانە هاوکاری بکەم بۆی داخڵ بێ بۆ قۆناغی دوانزە بە تعبیری ئێستا ئەو ساپیان دە شەشی عەدادیە جاوە حەز دەکەم لەوێ قسەیەکی خۆشتان بگوێ مناڵێ لە ساڵی هەفتاکاندا کە ساڵن دنیا زۆر پێشکەوتووە ئەو مناڵە نێخن مدیری ئەو قوتابخانەیە گوندێکی ئەم کورزا حەز ناکەم ناوی بەرم باوکی بان کردووی ئەم کوڕەت ناخوێنێ و هیچیش وەرناگرێ بە عەقڵی من بیخەیتە بەر میهنەیە ئیشێ بۆی ئیشێ فێر بێ باشترە لەوە چکم لەوانەیە میهنەکە ئیسفادەی لێ بکە وتی بیا قەزا بیا خواجاو سەبەمەسایان و ئەفەریتی ئەفەنی لە یەک نازانین بیخە دوو لە دوو نازانین بیخەسێ کورە بابە یەک نازانین دوی چیە تا ئێمە وەزارەتی پەروەردە زۆر بەداخەوە قۆناغی 1 و 2 3 خستۆتەوە ئەو قۆناغی ئەو برایە کە ساڵی هەفتاکان تەڕحی کردووە 1 و 2 3 ئیمتیحانی نییە کاتەکە ئیمتیحانی نەبوو ئەساسێکی نییە کە ئەساسێکی نە بڕواتان بێ زۆر بەداخەوە دەڵێم لە خوێنکاری دویم تەوسەمان پرسیوە حوکەڕە هەشت چەنەکە 6 کەڕە 6ەکەی زانی چکم ئاسانە حوکەڕە 6مان لێ پرسی ئەوتی مەگەر خواب زانێ دەستخۆش بۆساییان پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵایە کاوە هادی لە تەکیەوە کاکە وەسڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز بێت سلام علیکم جەژنتان پیرۆز بێت جەژنیش پیرۆز بێت ئەتوانی لە شاشە جوانەکەی پێیانەوە جەژنە پیرۆزەی خۆت بگەیەنیت فەرموو جەژنە پیرۆزی خۆماڕاستی هەموو مسلمانانی کوردستانەکەم بە تایبەتی باوکی خۆشم و براکانم و کەناڵی پێیام بەڕاستی دەشتان ساغ بێ هەر بۆ ئێمە بمێنن زۆر سپاس کاکەوە پرسیارەکانمان لەسێ بەش پێک دێت ئەدەبی و هەروەها زانیاری گشتی و ئاینیەکان بەشە هەڵدەبژێری بەڕێزت ئەدەبێکە بڵین پرسیار بیشکاریانەیە چۆن ببوورە ئەدەبێکە بیشکاریە ئەبێ اختیاریە نا اختیاریمان نییە هیچ اختیاریمان نییە ڕاستەخۆ دەبێ وەڵامی ڕاست بەدەستبێنی وەڵامی ڕاست زانیاری گشتی بێ زانیاری گشتی بێت زۆر باشە حکمی گەڕانەوە ببوورە کاکاوە ئەو کەسایەتێکی بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیە گۆڕی عومەر موختاری دەرهێنایەوە و لا شوێنێکی نادیار شاردیەوە کاکاوە پرسیارەکە لەسەر شاشەیە گەر ناتوانم پرسیارەکە بگۆڕم ینی زانیاری گشتی بگۆڕی بۆ بەشێکی تر بەڵە فەرموو بیگۆڕێ وەڵا بیگە بە ئاینی بۆ یەکەم جار لە مێژووی ئیسلامدا بەکێ گوترا شەهیدی میحراب شەهیدی میحراب بەڵێ بیلالی حەبەشی دوا وەڵامەکە کاوە بەڵێ دوا وەڵامە بیلالی حەبەشی
دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت یان بیلالی حەبەشیان عومەری کوڕی خەتاب یەک وەڵامەوێت عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب وەرگرم بەڵێ عومەری کوڕی خەتاب زۆر باشە دوای عومەری کوڕی خەتابی بۆ یەک لای بکەنەوە دەستەکان دەستخۆش سپاس بۆ پێوەندەکەت. زۆر سپاس حەلیمە محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانایە حەلیمە خان سڵاوی خوای گەورەت لێ بێت جەژنت پیرۆز بێت ئەگەر لە شاشەی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە جەژنە پیرۆزەی خۆت بگەیەنیت فەرموو. سڵاوی خۆش لە ئێوە بێ جژنی ڕەمەزانتان پیرۆز بێ لە گشت مسلمانان میدیان هیوادارم ساعات و ڕۆژی هەمولایان قوبوڵ بێت. ئامین ئینشاءڵڵا. لەو سێ بەشە حەلیمە خان کام بەشیان هەڵەبژێریت؟ با زانیاری گشتی بێت. با زانیاری گشتی بێت. ئەو کەسایەتیە کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیەک گۆڕی عومەر موختاری هەڵدایەوە و لە شوێنێکی تر تەرمەکەی ناشتەوە؟ ئەم کەسایەتیە دەسەڵاتدار بوو لەو شوێنەی کە گۆڕی عومەری موختاری تێدا بوو لەبەرەوەی پێی ناخۆش بوو کاوەندە سەردانیکەری هەیە و پیاوێکی ناودارە. ئەتوانین پرسیارەکە بگۆڕی؟ بیگۆڕم بۆ بەشێکی تری یاخود هەمان بەش بەڵام پرسیارەکە بگۆڕم. وەڵا هەمان بەس بێت. هەمان بەش چەند پرسیارێکی دیاریکراومان هەیە زۆر باشە پرسیارەکەت بۆ گۆڕم. دەچمە سەر پرسیارێکی تر لە بەشی زانیاری گشتی حکمی گەڕانەوە ژێر میری تاغوتان کتێبی کێیە؟ حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوتان کتێبی کێیە؟ ئەو کتێبە لەو سەردەمەیە نووسراوە کە خەڵکێکی زۆر بە نەزانی خۆیان دەگەڕانەوە ژێر حکمی سەدام و حەسانەوەیان پێ خۆشتر بوو لە بە حساب زەمیری. اختیاری نییە؟ اختیاری نییە. هەڵا ببوورێ نازانم. تەواو هیچ ناوێک؟ نەوەڵڵا. زۆر سپاس بۆ تۆ حەلیمەخانە لە جەژن و خۆشیاوی ئینشاڵڵا. سپاس دەکەین خوا لەگەڵ بێت. مامۆستا شەروا بینستر قسە خۆشەکان. لە بەشێک لەو ناوانی کە بەتابەتی لە چۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک ڤیدیۆت بڵاو دەبێتەوە کە بینەرێکی زۆر تیاڕێنێ لەوەی کە هەندێک قسەی خۆشتێ و قسانە چین زیاتر کە لە جەژنا ڕوویاندا بوو. لەگەڵ هەموو قسێک تا قسێکی خۆشە پێ مامۆستا. الحەمدولillah لە فەزلی خوا بەزەوەی فەزلی خوا. الحەمدولillah. سوپاسی خواکەین کە خوا لوتفی لەگەڵ نوانوین کابرای کوردەوتی زۆر جار دەستمە شوێکالێ مەلا قسەکە خۆشەکە هاتوون بەس دێن ئاڵێ سکتاڵەکە ئەمیش نیعمەتە. شوێک چوینە مزگەوتێک بۆ محازەرەیەکی لەیلەتول قەدر برایەک لەوێ بوو محازەرەیدا خوا جەزای باتەوە باسی قیامەتی کرد و ئیتر قیامەتی هەڵساموو بە جارێ و فرمێت بە چاوەکە جوانەکانی هاتە خوار و خۆی و ئەوانی کەش وەکو توپەعلیەکە نیوەی لاڵوپاڵ کەوت بوو نیوەشی لە ترسا ئاگای لە دنیا نەما بوو. ئیتر میش کە چوومە ژوورەوتم ئەرە برا تۆڵی باس بڕاوە بێ قەزابی باسی بکە ئامە کەی وەختیەوە و خەڵک بەبێ هیچ خۆی خەویە. تۆش باسی قیامەت و جانمت داخستووە ئەوەی کە خەو لێ خستون کەم کەس گوێ لە تۆگرێت کەس ئاگای لە تۆ نییە. وتی ئەیتم شتێکی تۆ زینیان بەنەوە ئەوە باسکە وڵای تر الحەمدا دوای ئەو هەڵیان ساوتیان کاکە هەستم مامۆستا هات. تۆ هەندێک قسەی خۆشم بۆ کردن دوایی کە ڕۆیشتم برای گوتی مامۆستا بە قوربانم هەموو شێوەوەرە وتم بۆ وتی وەڵا ناناوی خەوزڕێنەکە خەومانە زڕێنێ بەس وتی برای وایە محەزەرمان بۆدەوە خەومان لێخە هەر بەبێ هیچ بەنجبانەکە جا بەڕاستی ئەمە دەبێ ئێمە ئیسلام بەسیترین سادەترین شت کە داوا لێماکە ڕووی خۆشە بەخشینی زەردەخانەیە وانە یعنی ئێمە گەر بە ڕووی جەناب تا بە زەردایسە برایی وایە ئەو سا لەگەر ڕزمانوەڵی ترشا فرۆژە دامێ دەبوو چاو بێ کاکە بۆ دەموجای بخۆ من بەخیەوم ناکەی تۆزێ ڕووی خۆش بێت تۆزێ قسەت خۆش الکەلیمەت الطەیبە صەدەق. ئەو قسانەی جەنابەت زۆر جار ڕەنگە هەندێ ینی شیکاریەکی خراپی بۆ بکرێت لەوەی کە دەچێتە بابەتی لەهولەحبەوە بەڵام لە هەمان کاتە خۆ تۆ نەسوکایەتی بە کەس دەکەیت لەم قسانە ئینشاڵڵا قەت ئێمە مەبەستمان ئەوە نییە شعوری خەڵک برینارکە بەس ئێمەمانەوێ بەو شێوازەک ئەوەی کە من لە دۆست و ئەحباب و خۆشەویستی وەکو بەڕێستانەوە بەو شێوازە بچینە ناو دڵی خەڵکەوە چکم بەڕاستی ئێمە ئەگەر خۆمان لا خەڵک شیرین نەکەین خەڵک گوێمان لێ ناگرێت
خەڵک قسەمان لەگەڵ ناکە ئەگەر تۆ وەکو کاکبرایکی زۆر خۆشەویستمانە و هەموو جایی مەلاو شار خۆزگە تۆ جوانی بجا خەڵکەوە خۆشەوی ئەمە بەهرەیە خوا دەرگای داخە دەی کاکاتەوە ئەگەر وەکو ئەگەر جوانی نەکردو شیری نیشمانەکە ماڵوێران هەی ماڵوێران لەبەرەوە بەڕاستی ئەگەر من خوا نەخواستە ئیشەڵێمە بێ شەرعی ناکەین بێ فەرمانی خوا ناکەین شتەکانیش هەتا برادێتی ماوەسە چۆن ئەم شتانە دروستەکەیتم کوڕە خۆ من دارتاش نیم بابە ئەمانە واقعەن ڕووی داوە لە ژیانی خۆمانە تووشمان بووە ئیتر ئێمەش بەو شێوازە تەعاملمان لەگەڵا کردو جا بەڕێزت فەرمووت لەسەر جەژن برایەکمان هەبوو بە ئاو کردەری کابرای کوڕی بەحاڵ خوێنەوارێکی هەبوو گوێی لە ڕادیۆیەگرە و کاسە عیب نەبێ ڕادیۆ پیانە و کەرە و جاشەکە عیب نەبێ بە پاتریەکەی ئەمیش ئەو نییە بڕقێ دەنێرن وەکو جەناب دێستا فەرمی پیرۆزبایی جەژنکەن ئەمیش بە مناسەبەی جەژنی ڕەمەزانەوە پیرۆزبایی لە موسڵمانانەکەی ئەوش یەک تاپڕێکی لا یەکسەر تاپڕەکە فیشێکی تەقام کرد چێتی وڵات جەژنە وڵا ئەمانیش ڕۆژەکەیان شکام و داخلی جەژن بوو بوونکەین بۆ ناو دێ سێرەکەن خەڵک بە ڕۆژەوتوی ئەوە چێتی بابە ڕەمەزانەتی کۆرە جەژنەتی کۆرە جەژنێکی بابە وڵی شوێنە نەیکردو بە جەژن تی بەخوا من جۆم لێ بۆ تۆ عیدە ئەم عیدەی ئەمە مفتی بوو یەکسەر کردێتی بە جەژن و جەژنی تەپڵی جەژنی لێداوە یانی بەڕاستی خەڵکی ئێمە جاری وایە ئەوکە ئۆبرەهەر لە دین تێگا لا ئەو هەر عیدە ئیتر چۆن بێ موشکیلەی نییە ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئێمە بەڕاستی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم سەحابەیەکی هەبووە هەتا دەفەرمێ سەحابەکە کە وفاتی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر گۆڕ مبارەکەکەی بووە پێغەمبەرگیان زەردەخەنەیەکی کردووە هەمیشە قوربانی دەمی بە زەردەخەنەوە پێکەنینی قاقای نەکردو بەڵام پێکەنینی زەردەخەنە دەموچاوی دایمە مژدە دەربووە مژدەی یاوە بەخوا وەصفی پێغەمبەرە کاتی بە مژدە دەر دەبێت هەڵگرانی پەیامی خوا هەمیشە دەموچاویان ڕووناک بێت دەموچاویان خۆش بێ بێ مژدەی خۆشیان پێ بێ ئەتا جەهەنم ئەگەر حەوتە بەهەشت هەشتە دەبێت ئێمە زیاتر مژدەی خۆش بین بە خەڵک نائومێد نەکەین ئەگەڵ خەڵک نائومێدکەین بەڕاستی ئەو خەڵکە پشت دەکاتە دینەکە وەکو کوردایی دەڵێ کابرا ئەگەر وای لێ هازانی بێڕەحمە بێ بەشە بێ لە ڕەحمی خوا ئەلە گۆم تاقوڵ بێ مەلەی خۆشە و کاتە زیاتر بێ شەرعی دەکات بێ فەرمانی خوا دەکات لەبەرەوە ئینشاءڵڵا ئێمە وەکو پەیامەکەی خوا خۆی بگەین جا ئەو سەحابە بەڕێزە کە وفاتی پێغەمبەرگیان لەسەر جەنازەکەی بوو فەرمێ سواری مونکەرونەکەی کە پرسیای دەکەوتی خوا کێتی خوام ئەڵڵایەتی ئەی پێغەمبەرەتی ئەو نایبینی بەسەرمۆیە لەسەریشەوە ینی ئەوتی لە قەبرەکەشان لە قسەی خۆشی خۆی هەر ناکەوێت کەواتە ینی ئێمە ناو قەبریش پێویستی بە ئاسوودەی هەیە و بەڕاستی ئەمڕۆ زروفێکی وا هاتۆ بەسەر خەڵکدا خەڵک خۆی ئۆتۆماتیکی بێتاقەتە جا ئێمەش ئەوەی بێتاقەتیکەی نابێت لەبەرەوە ئینشاءڵڵا چۆنی یەکسەر ئەو قسانت بۆیە لەسەر مینبەر لە زۆر جار ینی لە مەجلیسەکانە بەقەنەعەت من ئەوەش بەهرەیەکی ئیلاهیە خوا دەیدا بە بەندەکانی خۆی چکو من ڕۆژێک لە سەر مینبەر مانگی ڕەمەزانی مبارەک بوو 26 مان بوو ئیتمیش لە خۆتبەکە بە خەڵکەکەم وت برایینە خوشکەکانم ڕەمەزان بەرەو کۆتایی دەڕوا کۆمەڵی خوشک و برامان هەن لەم ڕەحمەتە فراوانە خۆیان بێبەش کردووە ئێستش هەلەکە ماوە لە دەستان نەچۆت 4 ڕۆژی مانگی ڕەمەزان ماوە خۆتان هەڵەنا ئەم ئافاتەوە ئەم بازنە گەورەوە یەکێ لەوانە بە تعبیر ئێستا کە دەڵێن بیرکۆڵە نوێژخوێن وها بۆ مزگەوت وتی مامۆستا درۆکە 10 ڕۆژی ماوە لە خۆتبەکەوتی منیشتم ئەویش ڕاست دەکا دیارە ئەو شەشەڵانیشی حساب کرد لەگەڵ چوارەکەی من ئاکاتەدا برایوتی ئەو مامۆستا زۆر باش هاتیتە دەستەوەتم برا خوا بەزەی بە منی شاهاتەوە خۆ هەر ئەو بیرکۆڵ نییە منیش بیرکۆڵم لە خوا یارمەتیدام بۆم ڕاست کردەوە دەست خۆش باسی لەوە کرد کەوت گەرم و گوڕی لەگەڵ جەژنانی ساڵانی پێشوە نەماوە کاڵ بۆتە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بەڕێز بەقەناعەتی من ضعیفی دینە لاوازی ئیمانە ئەوە یەک دوو تەسیری دەرەکی لەسرە چکم خۆ ئێستا ئەو سایان و دوکانی عارفی عتار ئێستا سلێمانی بۆ بە عارفی عتار هەرچی کەمایەتی و خەڵکی دنیای لەم شارە بۆ خۆی دەورانەکە هەرچی مخابراتی دنیای لەم ناو شارە ئەسەریش لە سیاسیە و مخابراتیەکان دەخورێ ماوەساش پێویستە شارەزای ئەبێ ئاگەر لێبێ ئەگەر خۆی ئەوان خەتەرن ئەوان هەوڵەدەن ئەو عرفە جوانە ئەو عرفە پیرۆزە کە لە ناو کورداری خۆیان ئەنێ بیگۆڕن زۆر باشە بۆی کە تەوەرەکەمان لەگەڵ جەناب زیاتر لەسەر خۆشیەکانی جەژنەوە ساو دەرفەتی کەم ماوە لەگەڵ جەناب تا چەند قسەیەکی خۆش لەوانەی کە هاتووە بەسەر تاوە بینیوتە بۆمان باس بکەیت.
وڵا الحەمدوللا سوپاس بۆخوا قۆناغی ناڕەحەتیمان زۆر بینیەوە بەڵام خوش دەروی لێ کردوینەوە یەکێک لەوانە پرۆسەی بەناو ئەنفالەکە کە هاتینەوە لە تانجەرۆ دیارە ئەو برادەرانەی کە وازیان لە دین هێنابوو یاخو بڵین وازیان لە خاک و نیشتمانەکەی خۆیان هێنابوو چەکی خیانەتیان کرد بۆ شانیان هاتنە ڕێگەمان ئیتر ئێمەش برایەکم لەگەڵ بووتی مامۆستا با لە ئاوەکە بدەین پڕینەوە تانجەرۆ بە ئیرادەی خوا ئەو ساڵە ئەمەندە زۆر بوو لە سەرسنگی ئینسانیەدا ئەو براژم وتم آخر کاکێمە هیچمان پێ بۆی چۆ بڕۆین وتی بیا قەزابیاخوا ئاتەل کورسی خوێن بە ئاتەل کورسی دەرەچین تو کورە ئەمانە خوا ناناسن ئاتە کورسی ماتە کورسی نازانەوەتی نانان تۆ ڕەنسیقە بە خۆنەوە بەس موسیقەم هەیە وتی ئاتە کورسەکە بە فەزڵی خوا خوێنمان خوا ڕزگاری کردین خوا پاراستین جاوتیان کابراەک لە شەڕی عێراقا ئاتەل کورسی دەخوێن هەر فوی دەکرد بە خۆیان ئەمانە برادێکی مولحیدیش بێبڕوا لە پاڵیا بوتی ئەوە تۆ چیەکەی هەرم لێ بادەی و هەروواکەمانەوتی حەق نەوێ سەرمەوە چۆن بڕای بە نەک بە ئاتەل کورسەکە بڕای بە ساحێبەکەشینەوە کە خوای عیاذ بالله ئیتر کوفریش جیقلانەی تەسکە بەرگە ناگرێ چکم ڕابەری کوفر کە ستالینە کە ناڕەحەت بووە هاواری کردۆتە پەروەرگار جا ئەم براش هەر قوتابی ئەوان بووە دیارە کە زۆر ناڕەحەت بوو ئەمانە بەم برای و تۆتێتی ئەوە چییە خوێنی توی ئاتەل کورسی خوێن ئاتەل کورسی چییە توێتی ئەمە فەرمودەی پێغەمبەر ساسەم پێغەمبەرجیان فەرمی هەر کەسێ بیخوێنێ مردن نەبێ وشی لەگەڵ بە قوربان فۆکەی کە بە منیشان وتی تۆ ئێستا پێشتر بڕوا بە ساحێبەکەی نەبێ بە فۆکەشی ژەنی مەمنوعی فۆکەشی جا ئەوە بێدەسەڵاتی کوفر دەیجەڕێتەوە و حتا لە کارەساتێکی تردا برایەک لەو پێشمەرگانە و کاتە فکرێکی خراپی هەبووە دەکەوێتە کەمینەکەەوە ئیتر تۆزێ جنێو بە مارکسە داڵێ یاخواخوا لە ناو بەرێت چۆن ڕێی خواشی لێ بڕیم ئێستا هاوار لە کێکم خۆتۆ فریام ناکەوی و خەجاڵەتی لا خوش و کردوم لای خوام نەماوە کە هاوار لە خواکەم بەڵام دیارە ئەو تێنەگەیشتۆیگنە هەموو کاتێ دەرگای پاروەرگار لەسەر پشتە بۆ بەندەکانی و چاوپۆشیمان لێ کات کومەزانی ئێمە هەڵە دەکەین و ئینسان لە نسیانەوە شتمان بیرەچێتەوە ئەگەر بەقەیر بینی ئەرز و ئاسمان گوناحمان بێ بەقەر بینی ئەرز و ئاسمان پەروەرگار ئافات مامۆستا ئەوە بەردەوام قسە خۆشانەکەی قەت نە بۆ ڕۆژێ ڕوبەڕووی ڕووداوێکی نەخوازراوە بیتەوە لە بەرامبەرەکە مامۆسایەکی زۆر دڵسۆز و خەمخۆری میحرابەش ئەو پرسیاری جەنابتی لێکردم تا ئێستا لە خۆم ناحاڵیترم شکر توش نەبووە سوپاس بۆخوا وتی نا وان نییە وتم ئەی وتی خوا فەزڵێکی یاویتە تێ ئەگەر جنێویش بە خەڵک بەی خەڵک پێی گران نییە هەتا ڕۆژێ مامۆسایەکی بەڕێز کۆمەڵە گەنجی جوان داهاتن بۆ جمعە بۆ لە خۆم منیش بە سایەقی ئۆتۆمبیلەکەم بۆستەوانە مشتری خۆمانن وتی چۆنیان ناسیتمیان ناسم بۆ جمعە دێن بۆ لا خۆم ئیتر کەسەکەوتی بۆ چۆچن تیان دەچین بۆ جمعە بۆ جافەران وتی ئەی بۆ لە قەرەداغ جمعە ناکرێتی بەڵێکرێتی ئەی بۆ لێ جمعە ناکەن تۆڵا حەزمان لە وتارەکانی مامۆستایە تێوە لە بەرەوەی جوێنتان پێدا بۆیە حەسانەتی جوێنیشمان پێ بە لە قسەی تۆمان پێخۆشتر ئەمە فەزڵی خوایە ئەمە سوپاسی پەروەرگارەکەم چۆن بووە حەدەسێ نازانم من شتێکیوان بیستووە لەوەی کە لە جافران بووە بزانم یەکێک گرتوویەتی هێناویتەوە بە سیارەی ئاسایش بۆ بۆ سلێمانی بۆ چۆن بۆ مامۆستا شتیوانە بۆ نەگیراوم هەتا جارێ برادێتی مامۆستا گیراویتم نا بۆریەکەی هەش ئینجەش کرد ناگیرین لەخوا بەجێ الحەمدولله کارێکی وامان نەکردو ئێمە پێم وای بێت نەگیراوە جەلال مامۆستا خۆی وتوێتی بمگرن دوایی خزمە بۆ ئاسایشتێکی وا بۆ مامۆستا میژەوەم بیستووە قەنەعەتی من لەوانەیە بە هەڵە تێگەشتیە کە بێ لەو مۆزوعات چکم ڕۆژێک دەچووم بۆ جافران بۆ جمعە سایقی ئۆتۆبیلەکە ناڕۆیش منیش وتم کاکە پەلەمە من بۆ جمعە دەچم براکەم ئەگەر ناڕۆی من بۆ جمعە دەچم بۆ سەیران و سیاحەت ناچم ئەگەر جمعەکەم پەکی بکەوێ نایم بۆ جافران وتی ئەڕۆین با نەفەر بێ وتم پاری نەفەرەکانیش ئەدەم با بڕین جێبێکی 12 نەفەری پێبوو کە گەیشتینە تانجەرۆ دووسێ جار پێیدا بە عەزاوتم بۆ واکەی وتی وەڵا ڕۆنیستۆپی تیانە شامپۆن تێکردوتم بۆ حەمامە ماڵە ئابێ ڕۆنیستۆپی چی وتی وەڵی ئیتر گرانیەکە بوو خوا نەیبینینەوە ئیتر چوینە ئەو دیو بۆ قەراق سوبحان الله مامۆستا لە بەرەو خوارکەکە دووسێ جار لە دەستی وەرگرت بەڵام قەدەری پەروەرگار زۆر بە لێ هاتوانەی گرتەوە سیارەکە ئیتر کە چوینە جافران بانگی فەرموو کە بانگی فەرمووتی مامۆستا نەموو فریاتەخەم جاوەڵا برامەکە باسی جێبەکەکەم فعاشیان بینم ئەمەگە لای بەم بەرەوبەر ناوسکە بڕین مەگەر هەر باسی جێبەکەکەم بۆ خەڵکەکە ئەمە قەدەری خوا لەم قەدەرە پاراست
زۆر باشەمەوەستا دوایین پێیان و قسەت بۆ ئێمەەوە بۆ بینەرانی عزیزی پێیان بەتایبەتی لەم ڕۆژانەی جەژن سێ ڕۆژکە لە بەردەممانە ماوە چۆن بکەین چۆن خۆشیەکانمان دەربکەین. داوا لە بەڕێستانەکەم هەمیشە دەست بە دوعابن بۆ شاری سلێمانی بۆ کوردستانی شیرین کە نور و چاو و بژۆڵی چاویەمە چکم پەیام قەرزاری خەڵکە پەیامی مسلمانانی کوردستانە دووسێ جار کۆست بوو تەگەرە هاتووەتە ڕێی پەیام لە ڕووی مادیەوە بەڵام سوپاس بۆ پەروەردگاری جیهان سوپاس بۆ ئەو دەستە خێرە سوپاس بۆ ئەو خوشک و برا بەقیمەت و بەنرخانە کە خوشتی بە حرمەتی وەکو خوشکەمان هەیە توێتی بازنەکەی دەستی خۆمە فرۆشم بۆی پەیام بەردەوام ئەڵقەکەی دەستم دەفرۆشم بۆی پەیام بەردەوام بێ ئێمە دەستخۆشی لەو خوشکان ناکەین لەو برایە ناکەن کە خۆیان بە ساحیبی پەیان دەزانن ئینشاءڵڵا پەیامی خوا دەگەێنی ئینشاءڵڵا پەیامیش وەک قوتابیەکی قورئان و قوتابیەکی چالاک لە خزمەتی بینەرانی خۆیدا دەبێت چکم ئێوە من قەنەعەتم وایە خەڵک دەزانم 6 مەتر عەمودی هێناوە بەرزی کردوێتەوە بۆی پەیام ڕاکێشێ ئێوەش ئینشاءڵڵا مەردانەتر لێبراوانەتر بچنە ناو دڵی خەڵکەوە بەڕاستی ئێمە کۆمەڵێ دەستگای ڕاگەیاندن و لە بیندرا و لە بیستراو هەن کە دوای خوا لەسەر شانی خەڵکن یاخوا هەر شانیان پتەو بێ یاخوا ڕزقیان هەر بەرەکەتدار بێ ئەو دەستە خێرەمە ماچیانەکەین خینە سەر بژۆڵەکانی چاومان کە بەڕاستی ئیسپاتیان کردووە کە دڵسۆزی ئەم پەیامن دڵسۆزی ئەم ئیسلامن دڵسۆزی ئەم قورئانن دڵسۆزی ئەم میحرابەی پێغەمبەرن وەکو مژدەیەکی خۆش بە تۆ بە بینەرانی خۆشەویستی بەم برایەک لە زۆر شوێن ئەمم جێڕایەوە زۆرم دڵ پێی خۆش وتی چوینە دەستگایەکی لەم خزمەت گوزاریان وەکو بەخشین یاکو هانا ئەوتمانە مناڵێکی بێنەوامان بنێ بۆی موچەی بۆ بڕێتی بەسەر چاو بەڵام 13 کەس لە پێشتەوەی سەرەی گرتۆ بۆی کە بێنەوایان بێناز نەبن ئەمە ئەو دەستەیە کە قورئانی بەدەستەوەی ئەو دەستەیە کە دەستنوێژی گرتووە ئەو دەستەیە کە ڕێنمایی لە میحرابەکەی پێغەمبەر وەرگرتووە ساڵسەم نایڵێ مناڵانی کورد زمان بێنەوا بن دەبنە مامیان دەبنە خاڵیان دەبنە مامیان دەبنە برایان دڵسۆزن و پێویستەکانیان دابینەکەن بەڕاستی ئەمانە جێگەی تەقدیرن و خێرەومەندێک ئەمەش قسەیکی خۆشە با بێن بە بینەران وتوی 10 مناڵی بێنەوان بۆ بێنن یەکی قەتای ئەرزیان بە دیاری بۆ دەکڕم ئەوانیش دیارە 10 مناڵیان بۆ دۆزیەوە دیارە لە مناڵەکانی کێک تۆزێ عەجوول بووە توێتی حەزم لە قەتای ئەرزی ڕوکنە ئەو برایش کە وەسیت بووە لە بەیناوتێتی کورد دەبێ قەزابیاخوا با بۆ کڕێ ڕوکن بێ ڕوکن نەبێ باشەوتی ساحب خێرەکەش ئەو بەخشندەیە خوا نمونەی زیاکە ئینشاڵڵا فەرمووی دڵی مەشکێنە ڕوکنێکی بۆ بکڕە بەڵکو پەروەردگاری مێرەبان ڕوکنێکم لە بەهەشتا باتی ئێمە خاونی ئەو میلەتە بە شەرەفەین خاوەنی ئەو میلەتە بە قیمەتەین ئومێدم وایە کەس دەرەقەتمان نەیە و کەس شارمان نەکا و نمونەشیان زۆرە ئینشاڵڵا ئەمەش ئەم ڕێنمایان لە قورئان و لە سونەتی پێغەمبەر وەرگرتووە نەمان دیوەیەشێکی غەیری ئەوانە بێ ئەو مناڵە بێنەوەیانە سەرپەرشتی کا و بخوای ئینشاڵڵا مەش لە جێگەی ئەو پەیامە پیرۆزە دەبین و هەر پەیامە کەشمان پەیامەکەی ئینشاڵڵا ڕەسوول الله دەبین ئینشاڵڵا زۆر سپاس بەو دەرفەتە یاخوا سەرکەوتوو بن یاخوا مۆفەق بن بینەرانی عزیز بەشێک لە بڕێوچوونی بەرنامەکەمان لەگەڵ پەیامێرانمان دەبین لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە لە ئێستادا عیمران ئەمیر لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانایە عیمران سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێ و تاعاتت قبول بێت بەڵێ جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستەیە و تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و تەواوی هەوڵەکان هەرێمی کوردستان دەکەم خوای گەورە نێژ و تاعاتی هەموو لایەکی قبول کردێ بەڵێ جەلال دیارە مسلمانان دوو جەژنی تایبەت بە خۆیان هەیە لە هەر ساڵێکە و یەکێک لەو جەژنانە کە لە دوای تەواوبوونی مانگی پیرۆزی ڕەمەزان دێواتە دوای تەواوبوونی مانگێکی تەواو بەڕۆژوو بوون جەژنی پیرۆزی ڕەمەزان دێ دیارە و جەژنەیەش لە تەواوی هەرێمی کوردستان بەرز دەنرخێنرێ و لە شاری هەولێریش کە لەو شارانەی کە بەڕاستی بە خەڵکێکی دیندار ناسراوە و ئەو جەژنانە بەرزتر دەنرخێنرێ دیارە خەڵکی شاری هەولێر هەر لە سەرەتای بەربانگی دوای بانگی بەیانی دەست پێەکەن لە مزگەوتەکان کۆبنەوە بە سەڵاوات و تەکبیری جەژنە لە مزگەوتەکان کۆبنەوە و دواتر لەوێوە لە مزگەوتەکەەوە دەست پێەکەن دوای وتاری هەینی و نوێژی جەژنی نوێژی جەژن دۆقە لەگەڵ ئەو خەڵکەیە دەکەن و گەردەنی خۆیان بە ئەهلی مزگەوتەکەەوە دراوسەکانیان
ئازاد دەکەن و دواتر جەلال شتێک هەیە لە ئێمە نازانم لە شارەکانی تر تا چەند هەیە بە هەر کۆڵانێکی شاری هەولێردا دەچی بۆنی قەیسی و گۆشت و پڵاو لەنێو کۆڵانەکان بڵاو بۆتەوە جا بە تایبەت نانی جەژن بە نانی قەیسی ناسراوە لە ئێمە دیارە و سەر ئەم خواردنەیە ئەکەن و ئەم خواردنەیە خۆن دوای خواردنی ئەم خواردنە تایبەتەیە چکات ئێمە لە ساڵێکە تەنها وەکو خەڵکی شاری هەولێر دوو ڕۆژان گۆشت دەخۆین لە نانی بەیانی ئەوەی تر بەعامی خۆی نانی بەیانی دیارە ماست و ساردەمە نییە بەڵام لە جەژنان گۆشتە وەکو لەبەرەوەی کە ڕۆژێکی تایبەتە تەنانەت خواردنەکانیشی تایبەتە بەڵێ جەرە لەبەرەوەی تۆزەیە کە شوهەوا گەرمە لە شارەکەی ئێمە ئێستا کە خەڵک کەمتر لە دەرەوەی ئەوەی کە لە دەرەوەی زیاتر منداڵەکانن بێگومان جەژن بۆ منداڵەکانیش بە چاوان مناڵەکانە بۆ دوێنم بەڵام مناڵەکانە بۆ دوێنم بەڵام میوانێکم لایە پێم وایە سەردانی ماڵی خەزورانیەکە بەر لەوە بچێتە لای ماڵی خەزورانی دایکیوانەی پێم وایە تۆزە پەلەتی حەزەکەم لەو بپرسم جەژن لای تۆ چۆن بوو ئەم مانگەی ڕەمەزانە کە بەڕێمان کرد مانگێکی چۆن بۆ بەلای تۆوە سەرەتا بەخێراتن کێناڵەکەتان دەکەم جەژن وەکو کوردێک و مسلمانێک سەرەتای جەژنێمە سەرەتای جێژنمان بۆ چون بۆ مزگەوت و لە مزگەوتەوە دەستان پێکرد باڵێ دواتر دوای هاتنەوە لە مزگەوت تۆ دوای هاتنەوە لە مزگەوت وەکو هەموو کەسێک سەرەتای جێژنانە لەگەر دایک و باوکمان دەکەن لەگە براکانم و لەگە خوشک و کەسمانان مسلمانان چۆن جەژن بکەنەوە بەڕای تۆ بەڕای من جێژن وەکو ئەرکێکی ئیسلامی و ئەخلاقی گرنگ هەڵبسەنجێنن خۆش بێ سپاس دەکەم سپاس بۆ تۆ حەزەکەم بەشێک لەو منداڵانەش بدوێنم لەم جەژنانە چیت کرد زیاتر بە چیەوە خەریک بووی تۆ بە چیەوە خەریک بووی ڕۆژگرتن لە جەژنا ڕۆژی دەگرت ناکرا خە لە جەژنا ڕۆژی تۆ پێم وابی وتیان دووسێ علاگە سکوڵەت توشتیوات کۆکردەوە جەلا لە ئێمە شتێکە ئەم مناڵانە هە لە سەرەتای بەیانی بەڕێکەون و سکوڵەت توشتیوا کۆکەنەوە دیارە مناڵە بەر لە تۆزێ باسی کرد وتی دووسێ علاگە و شتیوای کۆکردێتەوە چیت کۆکردەوە سەرەتا بەیانێکی چۆن ڕۆیشتی چەند علاگە سکوڵەت کۆکردەوە دوو علاگە زەکاتی لێکەتیە هیچ دایتە برادەرەکانی خۆشت دوای هەندێکی دەدێمەش تەمدیعنی مەمنونم بەڵێ جەلا لەگەر دەرفەتم بدەی دیارە لەبەرەوەی کاکەش و هەوا تۆزێک گەرمە لە شارەکەی ئێمە بەشێک لە هاوڵاتیان ئێستاکە لە ماڵەکان نیشتەجێ دەبن واتە دادەنیشتن و لەوێ جەژنانەکانیان زۆر باش ئەمڕۆ لە ژوورەوە پێم خۆشە لەوەی کە لەگەڵ ماڵێکا زیاتر نەکو عادەت نییە بەبێ لە دەرکەدان بچیتە ژوورەوە بەڵام من پێشووتریز وەرگرتۆ بۆیە بێ لە دەرکەدان دەچمە ژوورەوە ئەمە ماڵی یەکێک لە مامۆسایەکانی گەڕەکی سێبەردانە لە شاری هەولێر سەلام عەلەیکوم باشن ئەحواڵتان جەژنتان پیرۆز بێ جەلا لەم ماڵەیە دیارە لەم گەڕەکانی هەولێر وایە هەموو خەڵکی گەڕەکە لە جەژنا سەردانی ماڵی مامۆسا دەکەن ئەمەش یەکە لەو ماڵانەی کە هاوڵاتیەکی زۆر سەردانی کردووە لە بەیانی و کە ئێمە لێرەین ئێستا کەش پێم وایە میوانی لێ سەلام عەلەیکوم جەژنتان پیرۆز بێ جەژن پیرۆز بێ کاکە جەژنتان پیرۆز بێ سەلام عەلەیکوم مامۆستا جەژن پیرۆز بێ یاخۆ لێتان پیرۆز بێ جەژنی ئێوەش پیرۆز بێ با زۆر لە کاتان نەگرم مامۆستا ئەم جەژنەیە چۆنە بینی بەراورد لەگەڵ جەژنەکانی تر و هەستێکی چۆنە هەیە پێم وابێ بەشێکی زۆری خەڵکی گەڕەک سەردانی جەنابتیان کرد بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين والله خەڵکی ئێرە زۆر بە سۆز و بە ڕەحمە لەگەڵ یەکدا لە هاتوچۆدا زۆر گەرم و گوڕا لەوانە جیاواز لەگە شوێنەکانی بکە خەڵکەشیان وەلحەمدولillah ئەهلی دین و لە مزگەوت و لەگەر یەک تێکەڵاوە زۆر جێرنانیش خۆشە زۆر بە هاتوچۆنە ئێستا لە سبەینەوە ئەم هەر پێم کرا خەڵکی بەڕێکم یانی چی نەکاتێ چی نەبڕۆی کادوە بۆ خەڵک جێنەوە دابنیشت مامۆستا مسلمانان دەبێت لە جەژن چی بکەن ئەوە ئەرکێکی مسلمانانەیە کە ئاوا سەردانیەک و هەموو شۆ یەکتر دەکەن ئایا لە ئیسلامە شتێکی تایبەت دانراوە مسلمانان کە پێویستە لە جەژن ئەنجامی بدەن جگە لە بێگومان نوێژی جەژن تەمان ئەویکە سیلێ ڕحم و سەردان و عیلاقەی لەگەڵێکدا و بەسەرکردنەوەی قزم و کەس و بە تایبەت ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە مەسەلا یەتیمن دایکە یەتیمن سەردانیان بکەی کە لوقاتی هەست بە بێبابی نەکەن جێی بابیان لە بۆ پڕ بکەیەوە مەسەلا ئەوەی کە نەخۆشە حەز بە و ناخۆشیی نەکە کە دەسە جێی کەوتیە و چەند ڕۆژە ناو
کۆمەلگا بۆ لەگە خەڵکی دابووە سەردانی بکەیت کە دڵی بدەوە ئەوە یەک لەوان ئەوەی کە بێتەوە فکرم بەڵێ دەست خۆش بێ ئەوانەی لێرە میوانی تۆن پێم وانە سلام علیکم کاکە چۆن ئەمڕۆ سەردانی مامۆساتان کرد و مامۆساتان بەس وەکو هەمیشەمە لای سێبەردانەوە سەردان و ئەوەمان هەیە سیلە ڕەحمەت بەجێ دەگەێنین لەگەرن لێرێ دەستان خۆش بێ بەڕای تۆ مسلمانان پێویستە لە جژندا چی بکەن ئایا دەکرێت هەروەکو لە بەشێک لە مسلمانان دەبینین تازیەکان نوێکەنەوە یان ناخۆشیەکان نوێکەنەوە ئایا مسلمان دەکرێت لەم ڕۆژە خۆشەیەش ئەم شتانە نوێ کاتەوە یان سەردانی قەبرستان و شوێنانە بکات بەڵێ دەستان خۆش بەخێرانتان دەکەین وەڵام وەکو ئەرکسەرشان مەسەدای مامۆستامان کرد مامۆستا برین دەورەشی کارە هەیە لای خۆمان دەستخۆش لێ دەکەم مامۆستا ئیسماعیل سێبەردان وڵات دەستخۆش لە زانامشتان دەکەین بە تاکید وە سەردانی مامۆستات کردووە یان نانە سەردانی کەشمان کرد وەک مامۆستا زیاتر مەسەن جێ ڕێزە لەکنمان ئەوێ زیاتر دەستخۆش لە زانامشتەکان و پرسیارەکەی جەنابیش بە تاکید وە پێویستە سەردانی قەبرستانەکان نەکەن خەڵک بەڕاستی سەردانی یەکدی بکەن هاشۆ یەکدی واجبتر لەو کاتی کە تو هەستا خەبرەکانەکەی دەستا خۆش بێت خۆش بێ حەزەکەم ئەم هاوڕێژ بدوێنی بزانین ناخۆ جژن لای تۆ چی دەگەێن و هەستێکی چۆن هەیە کاتێک جژنی پیرۆزی ڕەمەزان بە تایبەت دوای 29 ڕۆژ بە ڕۆژ و بوون و تاعات هەستێکی چۆن هەیە کە ئەمڕۆ خی گەورە بە شەڕعی دەوی وەڵا کردن پێشەشی بەخێر بن جەژتان پیرۆز بێ تاعات و عیبادەتی هەموو لای قوڵ بێ بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی پاداشتە ئەمە کە 30 ڕۆژ بە ڕۆژی بوون عیبادەتمان کردووە و بە ڕۆژی بوونە و شەو نوێژمان کردو تەراویحە ئەمڕۆ ئەنجامەکەی وەردەگرینەوە زۆر دڵخۆشین ینی زۆر دڵخۆشین قوتابێک لە قوتابخانە دەخینیتن کەەوە جوودی کردووە ئەو ڕۆژی کە دەچی نەتیجەکەی وەرەگرێتەوە پێش ئەو نەتیجەکەی وەگریتەوە دەزانێت چەندی هیناوە خۆی دەزانێت چەندی هیناوە مسلمانی ڕاستەقینەش ئەمڕۆ دەزانێت ئێستا ینی جەژنە دەزانی نەتیجە زۆر باشعیمران ئەگەر پێم بڵێ بەنامەی خۆت چییە گلەیت لە خەڵ دەکردەوەی کە بۆ ماڵی خەزوری دەچن تۆ بۆ کوێ ڕۆی دوای ڕاستەخۆکە دوای دەوامەکەت کەی تەواو بێت وەڵاهی جەلال جان خۆ ئەگەر ماڵە خەزورانێک هەبووە ئەچوون بەس بەخوا ماڵە خەزورانم نییە هەرە بێ بسمەوە باوشی دایکی خۆم قەرار وایە ئەوە دوای تەواوبوونی ئەم ڕاستە خۆی بسمەوە منیش جژنانە لەگەڵ ماڵێ بکەم چکە ئێمە بەپێی ئەیمران کەناڵی ئاسمانی پێیان بووین تا ئێستا نەڕۆشتنەوە ماڵ والله جەلال جان لە دایک و باوکم زیاتر کەسی ترم نییە هەرە بێ سەردانی ئەمان بکەم زۆر باش هیوادارم دوای پرسیار و سەرگیری یەکەم جەژنی شەر بگەڕێتەوە لای ئەوان والله ئینشاءالله هەروە بێ زۆر سپاس جەلال جان ئەوەی بینیتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ شاری هەولێر بوو کە لە دوای جەژنی نوێژی جەژن ئاوا بە گەرموگوڕیەوە سەردانی یەکترەکەن و دیارە بەشێکی زۆری ماڵێ و گەڕەکانەکە بینیم لەوانەیە زۆر سپاس بۆ تۆ ئەیمرانجان هەر لە جەژن و خۆشیاب ئینشاڵڵا دوایین جەژنت بێلەوەی کە بە سنگڵی بیبیتە سەر سپاس دەکەین. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری دووەم شێدا تەوەری دووەمان بەڵێ بینەرانی عزیز تەوەری دووەمان باسکردنە لە ڕێنمایەکانی خواردن و خواردنەوە لە جەژندا وەک دەزانین کە لە کۆمەڵگای ئەمەدا باوە کە لە جەژناندا خواردنێکی زۆر ئامادە دەکرێت و پاشەوەی کە مانگێک لە بەڕۆژبوون و نەخواردن ئێمە چۆن بتوانین سیستەمی خواردنمان ڕێک بکەین و بۆ ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست جەژن بەڕێ بکەین لەم بارەوە بەڕێز دکتۆر کامەران ژاژڵەی پزیشکی پسپۆر لە خۆراک میوانمانەکە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەس پێم وایە جەلال پەیوەندیەک ئامادە و پەیوەندی وەردەگرین و دواتر کاک دکتۆر دێنەوە خزمەتی بەڕێز بزانین کێمان لەگەڵا بەیار عومەر لە شاری سلێمانیەوە لەگەڵمانەیە بەیار خان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت داوای لێبوردنەکەین کاک بەیار دوو جار گردنمان ئازاکار لە جەژن و خۆشیابی ئینشاڵڵا هەڵە دەست و خۆشیاب جەماعەتی پێیان هەمووی بەگشتی زۆر سپاس بە ناوی هەمویانەوە جەژن لە تۆش پیرۆز بێت ئەگەر بچینە سەر پرسیارەکان کاک بەیار سێ بەشمان هەیە و کاماژەمان پێکردووە پێشتریش ئەدەبی ئاینی و زانیاری گشتی وەڵا زانیاری گشتی زۆر باشە دەچینە سەر زانیاری گشتی شێدا زانیاری گشتی حکمی گەڕانەوەی ژێرنیری تاغوتان کتێبی کێیە؟ پرسیاری پێشتر ئەو کەسایەتی کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیە گۆڕی عومەر موختاری دەرهێنایەوە و لا شوێنێکی بەهار زانیاری گشتی بگۆڕەکە بەیار دەوەی مەحرابەکەمان لێ بکە شەهیدی مەحراب شەهیدی مەحراب ئەوە ئاینیەکە لێ بپرسە قەرەبوویە و گەردن ئازادیە لێ بپرسە بۆ یەکەم جار لە مێژووی ئیسلامدا بەکێ دەگوترا شەهیدی میحراب
عمەری کوردی خەتاب. دوا وەڵامە؟ بەڵێ. دەستخۆش سواز بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستخۆش. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە پەیمان خان بزانین لە کوێوە پەیمانمان لەگەڵایە پەیمان خان سڵاوی خوا لێبێت جەژنت پیرۆز بێ لە بێستانسوورەوە تەلەفۆن دەکات هەر لە جەژن و خۆشیابی جەژن لە گوندە خنجیلانەکەی بێستانسوور چۆن دەگوزارێت. سڵاوی خوا گەورەتان لەبێت کاکەراجیان جەژن لە ئێوە ساڵی مسلمانانی جیهانی پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیابی ئینشاءالله ڕۆژ و ساعەتی هەموو لایەک قبوڵ بێ ئینشاءالله. خوای گەورە تاعاتی ئێوەش و هەموو لایەکشمان ئینشاءالله لێ قبوڵ بکات. پەیمان خان لەو سێ بەشەی کە هەمان ئاینیە دەبی زانیاری گشتی کام بەشیان هەڵدەبژێریت؟ باینی بێت. عمەری کوردی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. پرسیارەکەەوە نییە؟ پرسیارەکەەوە نییە. یەکەمین کەس لە مێژووی ئیسلامدا دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا داهێنا کێ بوو؟ لە مێژووی ئیسلامدا دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا و تەنەنت لە خانەنشینیشدا داهێنا کێ بوو؟ با کێ بێت؟ ئەبوبەکری. دوا وەڵامە؟ دوا وەڵام حسابی کەم؟ زانیاری نییە لەو بارەوە هەر بەڕێستم. زۆر باشە بە ئیمامی ئەبوبەکری بۆ حسابەکەین. سپاس بۆ پەیوەندیەکە دەر لە جەژن و خۆشیابی پەیمان خان. دکتۆر بەخێر بێ. خۆش خۆشیابی جەژنی تۆش پیرۆز بێت. سەرەتا پرسین لە پاش مانگێک لا بە ڕۆژوبوون و هیچ نەخواردن ئێمە چۆن خۆمان ڕابێنینەوە لەسەر ژەمەکان چۆن سیستمی خواردنمان ڕێک بخەینەوە؟ یعنی هەڵبەت دوای ماوەیەک دابڕان لە خواردنی نانی بەیانی کە گرنگترین ژەمەکانی ڕۆژە گەرانەوە بۆەوەی لەو کاتەیە نان بخورێت کارێکی ئاسان نییە بەس زۆر گرنگە هەر کات بە پیرۆ نەدرێت هێواش هێواشگەڕێنەوە سەر سیستمی پێش مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمە خاڵی یەکەمیان دیارە هەڵبەت کاتی نانی بەیانی تێپەڕ بوو باشتر وایە هەر نانی بەیانی ژەمە سادەکان بێمە بەستم نان و ماز بێ یاخود پەنیریان ئێرکەوەمانە بەڵێ بڵێ ئەنێک ئەو نان خواردنە تەقلیدی ئێمە ئەو خواردنە ڕەنگە بۆ بەڵێ بڵێ ئەمە ینی وەکو کەلتورێک بڵێن ماوەتەوە بەڵام لەبەرەوەی گۆڕانکاری زۆر هاتووە بەسەر شێوازی ژیان و سایلی ژیان و بە تایبەتی تۆ بە درێژایی سپاس بۆخوا بە درێژایی مانجی ڕەمەزان و پێش ڕەمەزانیش تۆ خواردنانت خواردووە ئەگە بێی بەس زەبەر ئەوەی کەلتورێک ئەوە بێ من باسی تەندروستیەکەی باشتر وایە بەو شێوازە بێ ژەمەسەرێکەکە بکەوێتە نیوەڕەوە ئەمە خاڵێکیان لە یەکەم ڕۆژ بە تایبەتی زۆر گرنگە ئەو هەموو ینی هاوڵاتیان لە هەموو تەمەنەکان بە تایبەتی ئەوانەی بە ڕۆژوون زیاترەوانەی بە ساڵات چوون ئاگاداری ئەوە بن کە زۆر پێویستەکە بڕێکی زۆر ئاو بخورێتەوە لەبەر ئەوەی ئەو ڕۆژە تۆ زیاتر هیلاگەبی ئەگەڕێی پێویستت بەوە هەیە ئەمە خاڵێکیان خاڵی دووەمیان دوورکەونەوە لە خواردنێنی شیرینی بەڕاستی بە بۆنەی سەردانی ماڵ و ئەمانەوە ڕاستە قەبارەی زیانێکیانە بێ بۆ سەر تەندروستی مرۆڤ بەتای بە خواردنی چاوری شیرینی کە زۆر ئەخورێت لە ڕۆژی جەژندا ینی ئەگەر بەس پەیوەستبی بڵێن بە خواردنی چەورەکە و یەک ژەمبێ ئەڵێ نەمە تا ڕادەیەک کاریگەرێکی کەمترە بەڵام ئەگەر ئێمە بەردەوامین بە درێژایی ڕۆژەکە ئەو کەسە هە شیرینی بخوا شیرینی لە هەموو کاتێکە زیانی هەیە بەڵام لە کاتێکی کەمە تۆ پێشتر ینی بەڕۆشتر نەخواردووە بڕێکی زۆر خواردن ئەچێتە گەدەتەوە کۆندامی هەرسەوە ڕەنگە ئەو کەسە تووشی کێشەی دڵەکزیە ببێ تووشی سکچوون ببێ هەندێک کێشەی توش ببێ لەو ڕۆژەیە بەدەر لەوەی کە شیرین لە کۆتاییە سەرچاوەیەکی وزەیە و بەڵام سوودی نەک سوودی نییە زیانیشی هەیە بە تایبەتی بۆ بڕێ کە ئەخورێ نابێ بڵێ وڵا بەس نقڵێکە و ئەمە هینێکی کەمە چکە تۆ بۆ نقڵە ناوەستی ئەمە دووبارە ئەبێتەوە شربەتی گیراوەکان لە کۆتاییە پڕن لە وزە خواردنەوە غازیەکان لە هەمان کاتە ئاگامان لە مناڵان بێیانی بڕێکی زۆر لە جەژنە جبس و خواردنی دەرەوە خواردنی ئامادەوە کراوە خۆن و ئەوەی کە من وتم ینی گەرما و شتیانە بێ ڕاستەکەی لەبەر پلەی گەرما و لەبەر هاتوچۆیە بە بەراورد بە ڕۆژەکانی تر بەڵام دەیادمان نەچێ بە بۆنەی ئۆتۆمبیلەوە و بە ئەمانە ئەو کەسە زۆر بە پێ ناڕات بە بەراورد بە ڕەمەزان تۆ زیاتر پێویستت بە ئاوە بۆیە ئەو بڕە زۆرە خواردنە بخورێت و بێ ئەوەی کە ئەو کەسانە پشوێک بن و یان سەر پی بکەن کێشەیە
و ڕووی دەمەکەمە سەر و کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی ئەوانەی نەخۆشی شەکرا یاخود نەخۆشیەکانی دڵ یاخود نەخۆشیەکانی گوتچیلە و بەرزی فشاری خوێن ئەبێ زۆر ئاگاداری کارگەریانە بێت لەسەر بێگومان ینی خواردنی چەور و خواردنەکان ئێمە ینی تایبەتمەندێکی تەینیانەیە زۆر چەورن لە هەمان کاتی شابڕێکی زۆری خوێتیایە ئەم دوانە بڵێن بۆ نەخۆشیانە خراپن و لێرە یادیشمانە چ ڕەنگە ئەو کەسە خۆی ئەساسن هەر پێش ئەوەی کە جەژنیش بێ ئەو نەخۆشیەکەی کۆنتترۆل نەکراوێ یاخود ئەو ڕۆژە دەرمانەکەی نەخوات لە یادی بچێت ئەمانە هەمووی ئەگەرن هەندێک جار کەنتەرخەمیە و کەساڵە من ڕەمادەم بە ڕۆژوو بووم ئەم ماوەیە فشاری خوێنم یان زەقتەکەم باشە ڕەنگە واز لە دەرمانەکانی بێنێ لەو ڕۆژەیە بڕێکی زۆر وزە ئەچێتە لە شیۆ و خوێ و ئەمانە تووشی ینی هەندێک دەرئەنجامی خراپ ئەبێت لەو ڕۆژەیە کە ئەکرا دوور خۆی بپارێزێت زۆر ببوورە ئێمە وەکو تاکێکی تەندروست ئەگەر ئەم خواردنانە بخۆین ئەگەری هەیە کە ئێمەش تووشی ئەم حاڵەتانە بین وەکو بەرز بوونەوەی فشاری خوێن وەکو نەخۆشی دڵ بۆ نمونێمە کە تاکێکی تەندروستی نمونە وەکو من و جەلال کە هیچ نەخۆشیێکی درێژخایانمان لەگەڵانیان هەر تاکێکی تەندروستی تر بێت لە ڕاستیە زۆر خواردنی ئەم شتانە بمبورەیانی پرسیارەکەم پێ بڕیت هیچ شاژێکی تەندروست نییە بەبڕێ بەشەمێکی خواردن یاخود بە تەنانەت دووشەمی خواردن تووشی یەکسەر ئەم نەخۆشە بەڵام بڕی ئەو خواردنانە ئەوەی کە تووشە بن تووشی بۆ نمونە تێکچوونی کۆندامی هەرزە بێسکی ئەچێ دڵ ئەرشێتەوە تووشی ڕەنگە ژەرایی بوون بە خۆراک بێ بە تایبەتی ئەو کەسانەی کە لە دەرەوە نانەخۆن ئەگە خواردنەکە سەریدانە پۆشراوە بێ تەنانەت لە ماڵەوە بەڵام ئێمە بەرامبەر ئەمە ینی بۆچی پەنانە بین بۆ خواردنی میوە و سەوزە لەجاتی گێڕانی نقلەکە ئەجیرە وکو تەقلیدێکە بەس ئەتوانی نەخورێت بەڵام لە جیاتیەوەی کە شەربەتەکەت بۆ منم با میوەت بۆدانێ ینی ئەمەیان تەندروستە بڕێکی دەوڵەمەندە بە ئاو بە کانزا و بە ڤیتامینەکان و هەرسکردنیشی سادەترە دکتۆر شتێکی تریش هەیە لە جەژنە خواردنێکی زۆر دروست دەکرێت لە شلەی قەیسی لە فاسۆلیا لە شلەی تر لە گۆشتەکە لە برنجەکە هەمووی دەمێنێتەوە بۆ بەیانی دروست کراوە نانی بەیانی لەسەر دەخۆن نیوەڕۆژی لەسەر دەخۆن دەمێنێتەوە تەبان ئەم مانەوەیم خواردنە چۆنی پێویستە بمێنێتەوە هەڵبیژیرێتەوە ینی بڵێم بۆ نمونە ینی یەکێ لە خاڵەکان کە چەند جارە باسمان کردو و هاڵاتیان ڕەنگە تەنانەت بەگاڵتەوە وەریان گرتو و هینیان نەکردووە باسی برنج بکەین ینی کە بڵێن ئەمە هینەکانە لە ڕووی زانستیەوە نابێ گەرم بکرێتەوە ئەگەر لە بەلای خۆمەوە برنجی ماوە زۆر بەلامەوە خۆشترە تا برنجی تازە ئەمە یعنی ئەکەوێتە سەر زەوق قووانە من باسی زانستە بۆکەم ناڵەمێکی ئەگە برنجی بەیانی هەڵگرت و گەرمی کردەوە تووشی نەخۆشی یەک جاریش ناتوانانی گەرمی بکەیتەوە من باسی زانستەکەم لە ڕووی زانستیەوە ئەڵێ نابێ گەرم بکرێتەوە دیارە بە تایبەتی لە وڵاتی ئێمە ینی ئێسا بڵێن سوپاس بخۆ کە هەرەبا باشتر لە یادمان نەچێت لە کاتی نەبوونی کارەبای ئەمانە تێک ئەچێت زۆربەی شلەکان ئەتوانێت گەرم بکرێتەوە تەنیا سپێناق لە ئێمە ناخوری ئەمانە ملیشک بەڕاستەکەی لە ڕووی زانستیەوە ئەڵێ بە تایبەتی ئەگەر لە ڕۆنا سوود کرایەوە نابێت گەرم بکرێتەوە بە تایبەتی ئەگەر ئەمە دووبارە بۆ لە یادمان نەچێ ینی ئەمە بەس تایبەت نییە ینی باسی تۆ هەڵگرتنی خواردنە کرد ئەگەر بۆ ژەمێکیان دووشەمبەیان بۆ ڕۆژێک بێکی شەمان نییە بەڵام ویستم ئاماژە بۆ وتە خواردنێکی زۆر دروست دەکرێت ینی من دەمێکە ینی جەخ لەسەرەوە ئەەکەمەوە تۆ مریشک و گۆشتەکەی ماڵی خۆتە مەیە بە کەس ئەمڕۆ نیوەی بخۆ بەیانی نیوەکەی تری ببژێنە چۆن ئامادەیەکەی جاری پێشوو بزانام لە ڕەمەزان نبوو ینی ئاماژەمان بۆیە کەیبانووی ماڵ دایکمان و خێزانەکان و هەموو وەڕاهێنراون چوار کەسە نەبێ بەشی چەش کەس نێنێ لە ڕەمەزانە بەشی لە جەژ نابووم بوورە بەشی هەر چێژەمەکەی لێناوە کویچێک بێ جێگەی داخە و کەسە قەت نایە جا هەمووشمان ڕۆژی یەکەم مەڵێ هەموو کەس لە ماڵی خۆەتی چاوەڕێ یەکەمەکەن چاوەڕێ هاتنەکەن ڕۆژی دووەم هەمووی دەڕۆن و چاوەڕێ هاتن کەس ناکە ڕۆژی سێم کەس یەکتر نبین هەمووی گلەیەکە وڵای من جارێکیانێنی پێشنیارێکم کرد تۆزە بەگاڵتە وەرزگیرا ینی من حەزم لە سەردانی کۆمەڵایەتیە بەس نامەیە بەس تۆبی یەک بڵێ بەس نقلەکەم بەرەو ئەڕۆم ینی وتم کاکە ئەگەر هاوڕیان ینی ئێوە لە ماڵی خۆتان نقلەکانتان هەڵگرن منی شەڵ یەگرم ئێمە دۆست و خزم و هاوڕێی یەکترین کەی مەجانمان و ئێندا ئەنیشین نەک لە کۆخۆڵکردنەوە بێت سەردانی کۆمەڵایەتی ئەوە نییە بڵێ بەس وەکو جاران نییە ینی ژمارەیەکی کەم بوون هەموو پیاوی گەڕک و خزم و شت نزیک بوون بە تایبەتی لە ڕێگەی ینی ئێمە چەند ڕۆژێکیشمان لەبەردەمایە بەس یەک ڕۆژ نییە هەموو سەردانەکانمان بکرێت ئەوەی تو ئاماژەی پێەیە جێگەی داخەیانی بەدەر لەوەی کەوتی لە ماڵەوە ئەمانن ئەو کەسانەی کە درەنگە خەون زۆر دڵخۆشم بۆی کە بچن لە ماڵێک و لەوێ نەبێ ئەمە ژاردەیەکی تازەیە و
پێم وایە ینی بەشی زۆر ڕوانی کە ئەم بەرنامەیە ئەبینن زۆر دڵیان خۆشە کە لە ماڵەوە نەبێ یەکسەرە سەو بڕۆ پێم وابێ ینی دیارە کۆمەڵی هۆکاری تر هەیە ینی بەس ئەمە نییە من حەز ئەەکەم بچم بەس پریان ناکەوم یاخود هیلاکەم یاخود مانوم بەس ئەگە تەوەرەکە بێنینەوە هەموو جارێبێ بازەوە بکەین خواردن بەشێکی ژیانە ستایلی ژیان جوڵان کاتی خەو ئاو خواردنەوە جۆری خواردنەکان ئەمانە غازیەکان خواردنەوە گازەکان لە کۆتاییە ینی بەس بریتین لە ینی یەکێک لە هینەکانە ئەم ساڵ لە ویلایەتی نیویۆرک ینی هەر قەدەغە کرا بفرۆشرێ بە مێر مناڵ وەکو مادە کۆحودیەکان ینی ئێمە مامەڵەی لەگەڵ ئەکرێ لەوێ ئەمەدە زیانی زۆرە ینی هەر کاتێک ئەوە هەبێ زیانی هەیە باشتر وایە لە ماڵەوە نەبێت ئەگەر هەبوو مناڵەکە دەیخوات و خۆت دێ خۆیت و بەزەگەر لە بەردەستانە بێ بەناوەبێ بۆ خواردنەوەی خواردنی میوە و سەوز ڕەنگە ڕازی نەبن تەنابەوەی دکتۆر بڵێن زیانی ئەگەر زیانەکەی بۆچی زیانەکانی بۆ نمونە زیانەکانی بەرە سەرەتاوە دەست پێ بکەین بە دەمودانەوە دانەکانی کلۆر ئەبێت کێشەی پوک و خواردنی بۆ دروست دەبێ ئەبێتە هۆی نەرمبوونەوەی ئێسک لەبەرەوەی کە ئەبێتەوەی ئەوەی کە کالیسیۆم لە دەستبات لە هەمان کاتا بەس بریتێ لە وزە بەدەر لە ڤیتامین و لە ئەمانە لە مناڵە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر جۆرەکە تەرکیزیان زۆر کەم ئەبێتەوە بە زۆر ئەجوڵێن و دانانیشتن و پێوتە نیشات و حرەکی فەرق نیشات و حرەکی زۆربوونی جوڵە ئەو مناڵە دانانیشێ پێویستە بە ئاستی ئەو کەفاین و ئەو بڕە زۆرەی کەتیاتی تەنانەت کۆلا و بیپسی دایکیش ئەبێت هۆی ئەوەی کە ئەو کەسەی کێشی زیاد بکە لە یادیشمان نەچێ ینی ئەگەر ئەم بیپسی ئەو کۆلانەی کە من باسیەکەم ئەمانەی باسی هەندەرانەکەین ئەمە ئەگە جۆرێکی باشیش بێ لەبەرەوەی پلەی گەرمامان ئێمە بەرزە بەبەردەوام لەبەر هەتاودا ئەندێ ئەمانە ئەمە ئەگەری تێکچوون و زیانەکانی زیاترە بە تایبەتی ئەگە بە بڕێکی زۆر بهێنرێت و بەس ئەوەش نییە بڵێم بمبورن بەس بڵێم یەکەم ڕۆژە ئەی خۆم و دووەم ڕۆژ تەواو و ئەمانە ئەمە ئەبێتە دوای ماوەیەک تۆڕایی بێگومان ئەمە ینی پێویستی بە یارمەتیدانی هەموو کۆمەڵگا هەیە ناکرێت من لە مناڵەکەمی قەدەغەکەم بەس ئەگە دراوسەکەم بیخوا منیش دواتر ناچارم بۆی بکڕم لە جەژنا حاڵەتی ینی تێکچوونی گەدە زۆر ڕوەدا زۆر دەخۆین بە کوردواری خۆمان ئینتیلاکەین ومانە بە شوێنی ئاڵێ سۆدەیەک هەڵدا ساردیەک هەڵدا شتێک بخۆرەوە ئەمە چارەسەری دەکا چارەسەر تەندروستێکی خۆی چارەسەری دڵەکزەیە بەڵام لە ڕاستیە لە ڕووی تەندروستیەوە یعنی ڕەنگە ئەو بۆ ماوەیەکی کەم ئەو دڵەکزەیی نەمێنێ بە زۆر جار بۆتەوەی ئەوەی کە زیاتر ببێ باشتر وایە کەمێک گوڵەبەی بوون ئاوی گوڵەبەی بوون یاخود ئەگەر هەبێ لە ماڵەوە یاخود ئاوی نانا ئەمانە بڵێن باشترە هەندێک جار ئەگە مۆزێک بخورێت یان نیو مۆز بخورێت باشترە بەس ڕەنگە ئەو بۆ ماوەیەکی کەم ئەو دڵەکزەیەت نێڵێ بەڵام دواتر دڵەکزەکەی هەر بۆ ئەگەڕێتەوە ئەو کەسێک کە مەسەڵان هەر خۆی واڕاهێناوە ینی ئەڵێ بەس بەوە چاگە بم بە ڕێگاکانی تر تاقی بکاتەوە بەڵام ئەو بری زۆری خواردنە ینی وەکو وتم ینی خواردنەکە بۆ بەس تایبەت من بێ بە ڕۆژی یەکەم بادا بەش کرێ بەسەر هەموو ڕۆژەکانە و چەند ژەمێک دەتوانێت بە تام و چێش بخوا مەرج نییە ینی ئەوەی کە ئێمە ڕاهاتوین لەسەری ڕاست بێ باو باپیرانمان تەندروست بوون دەبەر ئەوەی بە ڕۆژەکە بە پێ ڕۆیشتن لە هەموو جەژنەکەیە بەس یەک ڕۆژ ئەوان گۆشت و مریشک و ئەمانەیان خواردووە و پلانی کەم 30 ڕۆژ نەیان خواردووە ئەو بەراوردەی کە بڵێن ئەوان تەندروست بوون و کردویانەوەی ئەوەی کە زیاتر ئێستا ماوە قسەی لەسەر بکەین شێوازی کڕینی گۆشت بە تایبەتی لە جەژن لەسەر جادەکان وش هەڵگرتنی ئەم گۆشتە قسەی جیاواز لەسەر دەکرێت هەیە دەڵێ پێشتر دەبێ بیخیتە سەلاجە دەبێ نابێ بیخیتە سەلاجە ینی مەبەستم بەشی ساردکەرەوەی تایبەتە لە ڕووی زانستەوە ئەوەی کە باسی بکەم ڕەنگە زۆر ینی هەر خەڵک گاڵتەی لێوێ گۆشێکی لەوانەیە لێ باش وایە نەیشۆیتەوە ئەگەری دیارە من ئەو ئێمە باسی زانست دەکەین بەڵام ئەوەی سەرجادە لە ڕووی تەندروستیەوە ئەگەر لە کوشارگە و لەجێ چاودێری پزیشکی بەیتەری نەبێ بێتنەری دروستەوەی کە نەکرێت ڕەنگە نەخۆشی پێ بچکە پاسی بۆ ناکراوە نازانینە ماشاڵڵە ئایا هیچ نەخۆشیێکی تایە هیچ مچەخۆرێکی تایە دومیان لەسەر جادە و لە هینی بەرەڵایە ئەگەری توشبوون هەیە بە کۆمەڵی زۆر لە بەکتریاکان وەکو ئیکۆلای لەگە سالمۆنێلا کە ئەبێتە هۆی سکچوون و ڕشانەوە لە هەمان کاتە ڕۆتاڤایرۆسمان هەیە کە لە سەرەتای ینی بەرزبوونەوەی پلەی گەرمە ئەمە بڵێن لە ڤایرۆسە باوەکانن کە لە ڕێگەی گۆشت و ئەمانەوە هینەگەردێتەوە لەو بابەتەیە ناچاری تۆ بیشویتەوە بەس مەبەستمەوەیە لەگەڵ شتنەوەکەی ئەگەر بە پێشتر بڵێن
جوان ئامادەکراوێ ئەگە بیشویتەوە زیاتر بەکتریا و شتەکانەوەیتە دیوی ناوەوە لە دیوی دەرەوەی تۆ بەس بڵاوی ئەەکەیتەوە بەناوەوە ئەکەوێتە سەرەوەی کە ینی ئەگە کڕیت و بەش بکرێت و بکرێتە ناو ینی بەشی فرێزەرەکەەوە بکرێتە ئەوەی کە بیبەستێ هەر جارەی بەشێکی لێ دەربهێنرێ ئەگەر هاتوو بڵێن پێویست ناکاتەوە هەمووی بێنیت بیکوڵێنیت و ئامادەی بکەیت چونکە هەموو کات خواردنێک گەرم بکرێتەوە ئەگەری ئەوە هەیە تووشی ژەهرایی بی ژەهرایی بوون مانایەوەی کە پێوتێتە سەمومی خۆراکی یان بە بۆنەی ڤایرۆس و بەکتریا و فطریا و ئەتو ئەمانەوەیە ئەگەر لە تاکێکی شاڕووبات هەر کێشەیە ینی ئەگە بتوانانی خۆمانی لێ پارێزین دوورکەوینەوە لە کڕینی ئەو گۆشتانی لەسەر شەقام و ئەمانەیە ئەگە کڕیمان شتنەوەکەی وتم ینی کێشەیە هەڵبخرێت لە ناو بە فەرگرە بیبەستێت و دواتر بەکار زۆر باشە دکتۆر دێمە وڵات بەڵام پەیوەندیەکی بینەرانمان لەگەڵایە بزانم کێم لەگەڵا ئاڵام لەگەڵە لە محەممەد لە گەراوکارانم پێم بڵێن ئاڵاخان لە سلێمانی و ئاڵاخان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێ ئەگەر پێم بڵێ جەژن لای تۆ ئەمڕۆ چۆن دەگوزارێت؟ وڵی خۆی گەورە لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام ئەەکەم. عەلەیکوم سەلام جەژنی تۆش پیرۆز بێت. جەژنی پیرۆزی خۆم ئاڕاستی هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام ئەەکەم. زۆر سپاس. ئاڵاخان پرسیارەکان ئێمە لە سێ بەش پێک دێت ئەدەبی و ئاینی و زانیاری گشتی بەڕێزت کام بەشیان وەردەگری؟ بە ئاینی بێت. ئاینی؟ بەڵێ. یەکەمین کەس لە مێژووی ئیسلامدا دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا داهێنا کێ بوو؟ یەکەم کەس لە مێژووی ئیسلامدا کە توانی دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا ڕێک بخات کێ بوو؟ عومەری کوڕی عەبدولعەزیز. عومەری کوڕی عەبدولعەزیز. دڵنیای لە وەڵامەکەت؟ بە کەلۆریە بیری زۆری بکاتەوە. زۆر باشە عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر سپاس. زۆر مەمنون بێت خۆش بێت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندێکی ترمان لەگەڵایە هێلین ئەشرەف لە چەمچەمەڵ. هێلین خان سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز. ئەم کاتت باش؟ ئەم کاتەی بەڕێزیشە زۆر سپاس. جەژنت پیرۆز بەخات و هێلین. سڵاو لە ئێوە بەڕێز سەرباز بەزای لە کارمەندانی پەیام دەکەم. زۆر سپاس. بەخێرهاتنی میوان ڕێزەکەتان دەکەم. زۆر سپاس. جەژنی تۆش پیرۆزێ بە ناویانەوە بە ناوی میوانەکەشمەوە زۆر سپاس. هێلین خان ئەگەر پێم بڵێ لەو سێ بەشەی کە هەمانە ئاینی ئەدەبی زانیاری گشتی کام بەشیان هەڵەبژێری بۆی کە پرسیارتان ڕاستە بکەین؟ با ئاینی بێت. با ئاینی بێت. زۆر باشە پرسیارەکە ئەگۆڕین. پێغەمبەری خوددا دەفەرمێت هەموو ئومەتێک ئەمینداری خۆی هەبووە ئەمینداری ئومەتەکەی منیش بریتیە لە کێ؟ هەلێن خان پرسیارەکە گۆڕم. زۆر باشە چمەوە سەر پرسیاری پێشوو. یەکەمین کەس لە مێژووی ئیسلامدا توانی دیوانی موچە و پلەبەندی لە موچە و تەنانەت خانەنشینیشی داهێنا کێ بوو؟ هەلێن خان هیچ گوێم لێت نییە ئەگەر بکرێت تەلەڤیزیۆنەکە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەەوە گوێمەگرن لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێ بۆ ئەمە بگرە. وەڵامی پرسیارەکە ببوورە دووبارەیەکەیتەوە تێنەگەیشتین؟ پرسیاری یەکەم ئاینەکەی ئەوەی کە پێشووتر لێمەسر ئەوەی یەکەم جار. ئەوە تەواو بوو ئەوە ڕۆشتووە تەواو بووە. هەلێن خان ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمیا کە ئەمینی ناومان پێغەمبەری خوددا دەفەرمێت هەموو ئومەتێک ئەمینداری خۆی هەبووە ئەمینداری ئومەتەکەی منیش بریتیە لە کێ؟ مەبەست لەو پرسیارەیە خاتون؟ خاتو هێلێن؟ کێ؟
باشی سەوتی ناگاتە لای ئێمە خاتو هێلێن ئەگەر بکرێت تەنها لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە قسە لەگەڵ ئێمەدا بکەی بۆی بەوازەحی سەوتە بگاتە لای ئێمە بەڕێزم بەڵێ ساڵخە من تێناگەم جەناب ناوێکی هێنا نازانم ساڵخەیە بەڕێزم ئەوەی سایەکێکە لە ئاسڕەمون بەسیرەکان زۆر باشە بە پرسیار لە منی مەکە تەڵحەت بۆ بنووسم یاخود دواوەڵاممان پێ بڵێ خاتون بەڵێ باش تەڵحەبێ تەڵحە دواوەڵامە دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ ئێوە زیبارتان پیرۆز سپاس کاک زۆردینەوە لای جەنابێت وەک دەزانین کە لە کۆمەڵگای ئەمەیە باوە لە ڕۆژی جەژنە بەیانیان زوو دوای نوێژ سەردانی ماڵەکانەکەن و جەژنە پیرۆزە ئەەکەن خەڵکیش لەبەرەوەی کە میوانیەت زۆر بەپەلە خواردنەکەی ئەخوات ئەم بەپەلە خواردنە چ زیانێک بە مرۆڤەکەیانێت بێگومان ینی خۆی پرۆسەی هەرزکردنی خواردن لە دەمەوە دەست پێکات ینی هەموو پەلە خواردنێک ئەبێتەوە ئەوەی کە خواردنەکە یەکەم لەوانەیە بڕێکی زۆری لێ بخورێت دەجار ینی ئەو کەسە دەران کرد بە تێریەکات دەران خواردن هەموو ئەگەری کاتێک ئەگەری گیرانی پاروو ئەبێ لە قورگە ئەمی جەرەنجامی خراپی خۆی هەیە برێن ناربوونی سوورێنچێک لە هەمان کاتا بڕێکی زۆر لە ماوەی کاتا بچێتە گەدەوە ئەگەر هەیە تووشی ئاڵفانی گەدە بێ ئەو چرکەیەنا بەس دواتر مەسەرەن دوای سەعاتێک یان 2 سەعات ئەمانە هین ئەبێت بە تایبەتی لە یادیشمان نەچێ ینی هەموو ئەم گەڕانوشتانە باشتر وایە لانی کەم سەعاتێک دوای نان خواردن بێ چۆن ئەبێ وەرزش 2 سەعاتێک بەلانی کەم و دوای نان خواردن بێ نابێ یەکسەر دوای خواردنەکە یەکسەر تۆ هەسیت و زۆر بجوڵیت و ئەمانە چکە لەو کاتە تۆ بڕێکی خوێن زۆر هاتووە بۆ گەدە کاڵە سێ ئەجوڵێ و ئەمانە خوێنەکە کەمتر ئەبێتەوە بۆ گەدە خواردنەکە وەکو پێویست هەزم نابێ ئەبێتەوە ئەبێتە سگ ئاوسان و هەندێ کێشەی کاتی بۆ دروستە بێت کێشەکە درێژخایەن نییە بەس هەموو کاتێ بەپەلە خواردن کارێکی نییە بە تایبەتی ئەگە وتمان خواردنەکانمان لە ڕووی ناتەندروست بن چەودیە و بڕێکی زۆر و جیاوازی شنیانی یەکەین نییە کاک دکتۆرە و حاڵەتانی کە باسی کرد ئەگەر کەسێک لە ماڵەوە تووشی ئەو حاڵەتانە بێت و لە ڕۆژی جەژناوەک دەزانین کە دەوام نییە و تۆزە سستی بە نەخۆشخانەکانەوە دیارە فریاگوزاری سەرەتایی چیە بۆ ئەوەی کەسێک لە ماڵەوە خۆی بۆ خۆی ئەنجامی بدات ینی بۆ نمونە ئەگەرێکی هات و تووشی بڵێن ڕشانەوە یاخۆ سکچوون بوو باشترش وایە کە ماوەیەکیچی نەدرێتێ بۆی کە ڕشانەوەکەی لێ زیاد نەکات ئەگەر بتوانین زەختی بگریم زانین ئایا فشاری خوێنی دابەزیەوە یاننا پاڵکەوێت قاچی بەرز بکرێتەوە ماوەیە گیانی دوور کەوێتەوە هین دواتر ئەگەر ڕشانەوەکەی کەم بۆ دەست بکرێ بە پێدانی شلەمەنیەکان بە تایبەتی ئەو ئەمەی بدرێتێ ئەگەر یەکێ تووشی ئاوسان و ئەمانە بوو بەڕاستەکەی باشترین شت وایە بۆ ماوەیەک پشوو بات نەگەڕێت هەندێ گژوگای کوردەواریمان هەیە ینی ببوورە ینی گژوگای پزیشکیمان هەیە ئەگەر ڕەنگە لەو کاتانەیە ئەگەر لە ماڵە ئامادە ببرێ بڵێن بۆ نمونە وەکو باسم کردیانیەوەی کە لە کوردستان زۆر هەمان بێت و پشتگوێ خراپێک گوڵەبەی بوون زۆر باشە بۆ حاڵەتانە یاخود ئاوی نەعنا چەند قەترێ بکرێتە ناو هینەوە یاخود ئاوی زەنجەبیل ئەمی شەر بڵەنگی راوەکەی هینێکی باشە بەڵام ئەمانە دیارە بۆ هەموو حاڵەتێ ناگونجێت تاوەکو تشخیص نەکرێت نەبێندی ئەمانە بە هینی خەستەخانەوە ینی باسیەوەمان کرد یعنی لە کاتی سەردانی خەستخانەکانە ینی هاوڵاتیان زۆر گرنگە لە سەریان ینی دوورکەونەوە لە تووڕەبوون کەم تەرخەمی قبول نەکەن هەر کاتێک کەم تەرخەمیت بەرامبەر کرا نابێ بێدەنگبی بێدەنگوی تۆ تا هەمباریت بەس لە کاتی کەچی بۆ نەخۆشخانە لە بەرەوەی دەوام نییە و عیادە و شتەکان نییە لۆدێک و قەرەباڵیەکی زۆر بۆ کاتە خەستخانەکە پێویست ناکە هەموو خێزانەکە لەگەڵ یەک کەسا بڕات و قەرەباڵغی دروستکەن و ئەمانە کارمەندەکان و کارگوزارەکان و هەموو ستافەکە و پزیشکەکە ئەخیر کەسە بەڵام ئەمانە جارە پێشەوە ئەمانە کۆی سیستمەکە ئەو کەسانەی لەوێ دەوامەکەن وەکو تۆ مافی خۆی بوو لە ماڵەوە بێ بەس دیارە پیشەکەی وا پێویستەکە کە لەوێ بێت و ئەمە منەت نییە بەسەر کەسەوە بەڵام لانی کەم بەهێمنانە مامەڵەی لەگەڵا بکرێت نابێت تووڕەبیت ئەگەر دواکەوتی لەبەرەوەی ئێمە ژمارەی خەستخانەکانمان بەداخەوە کەمە دەچەوە ژمارەی دانیشتوانە و خزمەت گوزاریەکان کە کەمە خەتای ئەو پزیشک و کارمەندە نییە لەوەیە هەڵەکە لە شوێنی ترەوەیە هەڵبەت دیارە هەڵ زۆر باشە دکتۆر کاتمان نەماوە بەڵام زۆر بە کورتی دوایین ڕێنماییت بۆی دوو ڕۆژەی بە تایبەتی کە لە بەردەمان ماوە ینی وەکو هەموو ڕێهینەکانی تر ینی هەوڵ بن بە زووترین کات گەڕێنەوە بۆ سیستمی خەویان ڕێککەنەوە ژەمەکان لە کاتی خۆیان نابخۆن بە تایبەتی و خێزانانەی کە مناڵیان هەیە ئەمە یەکەمیان ئێستا کاتی تاقیکردنەوەکانی نیشتیمانی
پۆلی 12 و پۆلی 9 هیوادارم ینی کەمێک ئەو خێزانانەی کە ئەوانیان هەیە ئەو مناڵانەیان هەیە زۆر سەردانیان نەکرێت و قەڵەباڵغیان نەخرێتە سەر هێمنی بپارێزن پێویست ناکە ینی لە کاتی تێپەڕبوون بەسەر شەقام و بەسەرینەکانە دەنگی بەرز و ئەمانە لێ بزرێ ئەمانە ینی ڕێنمایی تەندروستین هەموو ژاوەژاو و قەڵەباڵغی ئەمانە هین نەبێ بڕێکی زۆر ئاو بخرێتەوە زیاتر باەک بجرێ بە سەوزە و بە میوە خۆماڵیەکان هەوڵ بین زوو بخەوین و بەیانەکەی زوو هەستین ئەمانە بڵێن ڕێنمایی ستایلی ژانی تەندروستە کە ڕەنگە بە بۆنەی ڕەمەزانەوە لای هەندێک کەس تێک چوو بێت کراوە بە پاساو بۆی تێک چوو بێت هیوادارم بە زووترین کات گەڕێنەوە بۆ ئەوە زۆر سپاس بۆ دکتۆر کامران پسپۆڕی فزیشکی پیسکۆر لە خۆراکدا سپاس بۆ دەرفەتێک زۆر سپاس جشنی هەموو هەوڵاتانیش پیرۆز لە جەژن خۆشیاوی بینەرانی عزیز ناوبڕێکی گور وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. ماندووبوونی ڕەمەزان ئەخەینە بوخچەی حەسانەوەی جەژنەوە. جەژن ئەکەینە هێمای برایەتی و خاڵی پێکەوە بوون و شاڕێگای وەرچرخان و سەکۆی چارەسەری خەمەکانمان. ماندووبوونی ڕەمەزان ئەخەینە بوخچەی حەسانەوەی جەژنەوە. لە جەژندا شادی و خۆشی لە ئاسمانەوە بۆ سەر زەوی ئەبارێ و ئێمەش ئەیکەینە شیرینی پێکەوە بوونمان. لە جەژندا شیرینی گەردن ئازایی ئەکەینە هۆکاری تەبای و پێکەوە ژیانمان. جەژن ڕق و چینە لە دڵەکانمان لە ئابات و ئاشبوونەوەی ڕۆحەکانە کاتە جوانترین دیاری بۆ مرۆڤەکان. جەژنتان پیرۆز و ئارامی دڵەکانتان ژیانتان بکاتە لالەزار. با لە جەژندا ڕقوچینە لە دڵەکانمان دەربکەین و لێبوردەیی بکەینە تاکە دەستمایی ژیانمان. با جەژن مایی شادی دەروون بێ بۆ هەموو زامەیە و گۆشتە زوون بێ. جەژن زەردەخەنەی تەبای و پێکەنینی ئاشبوونەوەیە. دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز. پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵایە ڕۆشنا محەممەد لە سلێمانیەوە. خات و ڕۆشنا سڵاوی خوای گەورەت لێبێ و جەژنت پیرۆز. باشی بە ڕێزەکەم زۆر سپاس. جەژنتان لێ پیرۆز بێ بە تایبەتی لە کەناڵە جوانەکەتان. زۆر سپاس. بە خێرهاتنی میوانەکەشتان دەکەم. بە ناوی ئەویشەوە سپاس دەکەین. خات و ڕۆشنا پرسیارەکانمان لە سێ بڕگە پێک دێت: زانیاری گشتی و ئاینی و ئەدەبی. بەڕێزت کامیان هەڵەبژێری؟ وەڵا بەڕێزەکەم بە ئاینی بێت، بە زەحمە نەبێ، بە ئەو پرسیارە بێت کە دیوانی موچەکە بێت. وەڵامەکەی وە حاجی کاتە وەڵامەکەی ئەزانی؟ وەڵایی زۆر لێ نازەم بەس بۆیەچم. باش. یەکەمین کەس لە ئامێژووی ئیسلامدا دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا داهێنا کێ بوو؟ ئەبوو بەکری سدیق. دوا وەڵامە؟ بەڵێ بەڕێزەکەم. دڵنیای لە وەڵامەکەت؟
وڵی دڵنیانیم بەس وای بۆ ئۆچم زۆر باش وڵا دەستەکان و خۆش بێ حەزەکەمە و وەڵامە بێت هەستەکەی خات و ڕۆژان من هاوکارێکی تۆ ئەەکەم وەڵامەکە بگۆڕە بیگۆڕم بەڵێ دەوڵا بە ئەدەبی بێ ئەدەبی بێت بەڵێ بەس هاوکاریم بکەن باوەڕ بکە لە کێکەوە پەیوەندیەکەم هاوکاری تەکەم ئیمامی ئەبوو بەکر بگۆڕە بە کەسێکی تر باشە بەڕێزەکەم با ئەدەبی بێ بەس دەبێ یارمەتیم بن من پێم خۆش هاوکاری بکەم جەلال زۆر باش هاوکاری بکە هاوکاری تەکەم ئیمامی ئەبوو بەکر بگۆڕە بە یەکێکی تر ئیمامێکی تر هاوکاری زیاتر چۆن عومەری کوڕی خەتاب دوا وەڵامە بێت وەڵایی بەس ئەگەر ئەوەیە هاوکاریم بکە یانێگەرەوە بڵێم وەڵامە ڕاستەکەت پێ ناڵێم بەڵام دوا وەڵامێ بۆ وەرەگرم و سپاس بۆ پەیوەندیەکەت ئیمانی عومەرێ بۆ وەرەگرم دەباشە دەستەکان و خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکان و خۆش سپاس قەیناڵە دەمەکە لەسەر پەیوەندیم پێم خۆشە بە هاوکاریەکی بکەم کاک شاخەوان لە لێگەڵەوە کاک شاخەڵسڵاوی خی گەورە لێبێ و عەلەیکم السەلام و ڕەحمەت الله جەژنت پیرۆز بێت پامی خۆت لە بەرنامەی پامی ڕۆژ و پامی جەژنی خۆت لە ئێوە لە تەواوی مسلمانانی جیهان و تایبەت کوردستانی خۆشەویست پیرۆزە ئینشاءڵڵا لە پێش پیرۆز بێت زۆر سپاس بەڕێزی لە ئێوە تەواوی ستافی پێیان پیرۆز بێت زۆر سپاس بە وانای یوانیشەوە کاک شاخەوان لەو سێ بەشەی کامە هیوادارم خی گەورە نوێژ و ساعەت و ڕۆژەکانی لێ قبولکردبوونی ئینشاءڵڵا خێر خۆش بۆ وڵات دەگەڕێتەوە ئینشاءڵڵا بچمە سەر پرسیارەکان بەڵێ مامۆستا جەلال حەزم لەو پرسیارەیەکەم یەکەم جار بەچێ وتراوە شەهیدی میعراب ئەوە تێپەڕیوە زانیاری لە سەوایکەنی ئەگەر ئەوم لێ پرس سپاس دەگەم نا لە ئەدەبی ئاینی زانیاری گشت چکە پرسیاری زۆرترمان هەیە لەو سێ بەشە ئەو پرسیارە من لەو پرسیارە پەیوەندیم کردووە بەراوردش بگەن عەولەتەم تازە پێم وەرگیراوە بۆ یەکەم جار لە مێژووی ئیسلامدا بە کێ وتراوە شەهیدی میحراب؟ بەڵێ بە کێ وتراوە شەهیدی میحراب؟ وەڵاهی ئەو زانیارە لای منەبی عومەری کوڕی خەتابە ئینشاءڵڵا دڵنیایت؟ بڵێم دڵنیا بە زۆر دڵنیانی بە بەڕاستی ئەو وەڵامە کێ پێوتوی؟ چکە دوایەوەی کە وەڵامەکەت زانیم جار تەلەفۆنت کردووە والله لە ئەوەلیوە زانیتم شکم لۆی دەستی ئەزێنازم ئەوە تاکێ زۆر تاکردنی بەماوە دەبلالێ دەی بۆ هیوایی کە وەڵامەکەت بە فیڕۆ نەچوونێت ئینشاءڵڵا دوعاکەتەوە دەگەم ئینشاءڵڵا وەڵامەکە ڕاست دەبێت ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شاخەوان لە دێگەڵەوە زۆر باشە دەچینە لای میوانی سێمی بەرنامەکەمان وەروەها تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمانە ویش بەڕێز دکتۆر ڕەوا عەبدول هونەرمەندی ناسراوی شاری سلێمانی دکتۆر گیان بەخێر بێت جەژنتان پیرۆز بێت و زۆر خۆشحاڵ بووم کە لە تەلەڤیزیۆنە جوانەکەتانەوە میوان بم هیوادارم جەژنی هەموو لای خێر و خۆشی بێت و هەر لە خۆشیاتان بێت ئینشاءڵڵا یا خۆ بەخێر بێت زۆر سپاس بۆ جەژن و خۆشیاوی دکتۆریان لە جەژنەوەی تر کە وتراوە جەژن باسی خۆشی و شادی ئەوانیە ئینشاءڵڵا جەنابەت لە گۆرانی و لە هونەرەکە تا چۆن ئەو خۆشیانە دەرببڕی نەگەر لە جەژن نابوو بێت بەتێ وەڵڵی اینجا کێشەکەی من ئەوەیە زیاتر حەزم لە گۆرانی شادی و هەڵپەڕکی و ئەوانە نییە و ئێمەش بەوە زۆر نەزانم اینجا ئەو برادرانش کە پەیوەندیان پێوە کردم بۆ بەرنامەکە وتم ئەنجا وەڵی بێم لەوێ چی بڵێم تیان وڵی تۆ هەموو گۆرانیەکانت بۆ ئەوێ هیچ گۆرانیەکی شادی هەڵپەرکیوانم نییە و دەنگیشم بۆ ئەوە نابێت بۆ ئەو بابەتە ڕێزم هەیە بۆ برادرانێکە و جۆرە گۆرانیانڵێم بەڵام بەهەرحاڵ من حەزەکەم زیاتر بە شێوازێکی کە خزمەت بکەم جەژنیش بەڕاستی بەڕای من هەر شتە و تەمەنی خۆی ناڵێم پیر بووم بەڵام جەژنی بەڕاستی سەردەمی مناڵی خۆشترە لە جەژنی مناڵ ئەڕۆڵا جەژنی مناڵی خۆشترە تر یاری بێت گەڕان بێت جەژنانە بێت ئەوشتانە خۆشترە لە مناڵی ئێستا بەرهەم چیت هەیە کە هەر بەرهەم بەسەر چاو چەند بەرهەمێ بۆ ئامادەکردین وەڵا بە دڵی ئێوە هیچم وەکو بەرنامەدانە ناوە بەڵام هەرچیەک بوترێت و هەرچێک داوا بکرێ بە سەر ئیشاڵات چەند بەرهەمێک پێشکەشە شتێک تێ تایبەت بێ بە جەژن نەبەخوا
بەڵام گۆرانیم هەیە مەسەلەن شادی بەخش بێ با بڵێ ئەوانەمان پێشکەشکا ئینشاءڵڵا بەسەر بۆ نمونە دایک بەسەر برا بەسەر برادرتەوە هەیە ئەوە هیچەوەی کێکیان لە بەڵامەکانەکە دەیڵیتەوە ئینشاءڵڵا چەند بەرهەمێک ئامادەکی باش ئێستا یەکێکمان پێشکەش بە چاوان بەس چییە سەرەتا باسێکی لەسەر بکەین یەکێکە لە گۆرانیەکانی سیدیە نوێەکەم سیدیکی نۆم بڵاو کردەوە لە ماوەی پێشوە زۆر باشە ناوی دارستانی سوتاوە تێکستی مامۆستا عەبدوڵڵا پەشیەوە و ئاوازیش مامۆستا سەلاح ڕەوف داینەوە پێویان بە دڵتان هەر نازدارێ دڵی دامێ لە بناری دڵا ناشتم وەک نەمامێک تاوای لێ هات لە سەیسەری خۆشەویستان بوو مامە خۆی شادارستان هەر نازدارێ دڵی دامێ لە بناری دڵا ناشتم وەک نەمامێک تاوای لێ هات لە سەیسەری خۆشەویستان بوو مامە خۆی شادارستان بوو مەمە خۆی شادارستان بوو مەمە خۆی شادارستان کە تۆم ناسی ئەی نەمامی شلک و نەمر وامزانی تۆش ئەچیتە پاڵ ئاوانی تر کە تۆم ناسی ئەی نەمامی شلک و نەمر وامزانی تۆش ئەچیتە پاڵ ئاوانی تر ئەروێی ئەبی بە گەرمایی بۆ زستانم ئەروێی ئەبی بە فێنکایی بۆ هاوینم کەچی لە پر بووی بە شەمچە و گڕێ بەردا دارستانم کەچی لە پر بووی بە شەمچە و گڕێ بەردا دارستانم استروا بزەم زۆر جەژنانەش نەبوو بەخوا هەندێک کەس هەن بۆ ڕشێدا جمهوری کتابەتی خۆیان هەیە تر جەژن بێ غێرە جەژن بێ هەندەیانەوێت وانە بە دڵنیا مەرج نییە ئەوەشی هەمیشەکە لە شاشەوە دەبڕ هەموو بینەرەکان لە 100% بەدڵیان بەڵام دڵنیام لەوەی کە بایەوەندەش جمهوریت هەیە و دەستەکانت خۆش بێ الحەمدولیلا تۆرۆک دەزانین کە پیشەی سەرەکی بەڕێزت دکتۆریە چۆن ئەم دوو پیشەیەت بەیەکەوە گرێزاوە هونەر و دکتۆری وەڵاهی پزیشکی دانم بەڵێ زانیت چۆن ئەویان پیشەیە هونەرەکە زیاتر وەکو حەز و هیوایەتێکی مناڵیم بوو وەکو وەرزش وەکو با بڵێن دەستی نیگار کێشان و ئانشم هەیە چەند هیوایەتێک هەیە کە لە مناڵیەوە لەگەڵ یا گەورە بێت بەڵام بێتر دواتر لە مەرحەلەی گەورەبوون و با بڵێن دوایەوەی کە تۆ پیشەیەک هەڵەبژێری بێگومان کات بۆ تەرخانکردن و مەشغەڵەت و چەند ئەرک و واجبێک لەسەر شانتە بێت ناتوانین بە پێویست لەگەڵ هەموو بەهرەکانتە بەردەوام بیت گۆرانیوتنەکە زیاتر حەزم لێتی وەکو هیوایەتێک وەکو حەزێکی خۆم بەڵام پیشەکە زیاتر کاتەکان مەبات پیشەکە زیاتر با بڵێن وام لێ کات کە نەتوانم هەموو ساڵێک بەرهەمم هەبێت هەموو ساڵێک ئەلبوم بڵاو بکەمەوە بەپی توانە و بەپی دەرفەت جار و بار کەواتە پیشەکە و کاریگەری کرێتە سەر حەزەکەت بێگومان ئاڕۆڵا بە وڕشێدا زیاتر چه جۆرە شارێک دەکەیتەوە بە گۆرانی چکە بۆ خۆت تایبەتمەندیەکت هەیە و ناتێ بۆ مشتی شاد وەڵپەرکیەوە ئەمانەش بڵیت زانیت چۆنە زۆر جار تێکستی گۆرانی ئەبێ بە 100% جیاواز بێ لە قسەی ڕۆژانە حەز ناکەم لێرەوە ئەمە وەکو ڕەخنەیە گیان وەکو
توانجێک بڵێم بەڵام زۆربەی گۆرانی ئێستا بەداخەوە لە قسەی ڕۆژانە ئەچێت تێکستی گۆرانیە بێت کەمێک بتهەژێنێ کە ئەی خوێنیتەوە یان بتجوڵێنێ بتگرێ ینی کارت تێ بکات لە هەست و لە ئەحساسە و دوایەوەش جیاواز بێ لە قسەی ڕۆژانە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە تێکستەکان مەرج نییە ڕاستە ئێمە خاوەنی چەند تێکست نووس و شاعیرێکی گەورە و مەزنی کلاسیکی وەکو نالی و مەحوی و وەفای و بێخود و ئەمانە بەڵام هەندێک لە گۆڕانکاریە سەردەمەیەکانی ئێستا کە گەنجێکی ئێستا بەڕاستی لە شعری مەحوی تێ ناگات ئەبێت تۆ تێکسێکی واش هەڵبژێری کە هەم ئاسان بێ بۆ تێگەیشتن هیچت نییە لەو کلاسیکیان نا بەداخەوە ئەی خۆت هیچ دەستی نییە بەخوا ئەزانیت چۆنە ینی لەبەر ئەوەی کە حەز ناکەم کرچ و کاڵی پێوە دیار بێت من بۆ نمونە لەوانێ باش نەبم لە تێکست نووسینە ئەگەر شتیش بنووسم وەکو شاعیرێک ناتوانم ڕێکی بخەم و با بڵین داڕشتێکی باشی بۆ بکرێ ئەگەر ئاواز وەکو ئاوازدانانیش بە هەمان شێوە ینی قەت حەز ناکەم مەسەلەن کێشەی ئێمە لەوەیە حەزەکەین خۆمان ئاوازەکە دابنین خۆمان تێکستەکە بنووسین خۆمان گۆرانیەکە بڵین تۆ لەگەڵ ئاوازدانانیشانی نەوەڵا هیچیش لە مۆسیقا نازانم هیچ لە ئامێرێک خۆم پیانۆ فێر بووم بەڵام خۆم بە بیستەنی با بڵێن بە سەماعی نەک بە شێوەیەکی ئەکادمی هیچ بەرهەمێکی تایبەت هەیە کە تایبەت بە خۆت بێت چکە پێم وابێ پێشتر گۆرانی چەند هونەرمەندێک تەوتەوە من دوو ئەلبومم بڵاو کردەوە دوای ئەوەیەکیان گەڕامەوە بوو لە 2013 ئەم ساڵیش بۆ کۆ بڕۆم ئەم دوو ئەلبومە ئەوەی پێشوو 14 تراک بووم ئەلبومەش 15 تراکە ئەو دوو ئەلبومە تایبەتن بەخۆ ئەوانەی شیاری شاعرە کلاسیکیەکان هیچت لە ڕووی خۆشتەوە نایڵێتەوە وەکو وتنەوە با چۆن نایڵێم چکە خۆم تی ئەگەم وەکو چی کام کۆپلێکی بچووکی پێشکەشەکەم هونەرمەند عەدنان کەریمە شعرێکی نالیە فەزلتی نالی ماهی من تەنها مەهێکە ماهی من تەنها مەهێکە سات نجومی مەحوەکێ یاری من تەنها گوڵێکە یاری من تەنها گوڵێکە سات هەزاری گرتووە خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دوو گۆی سەر بڵور خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دوو گۆی سەر بڵور مات و حەیرانم کە عەرعەرکەی هەناری گرتووە هەر حاڵ ئیتر ئەوە وەکو نمونەیەک تێکستانە ئەو شارە کۆنانە بەڕاستی تێگەیشتنیشی قورسە ئەبێت چەند جارێک گوێی لێ بگیرێتەوە چکە وشەی عەرەبی و فارسی و تورکی و ئانەی زۆرتیا بەکار هاتووە دکتۆر برادەرگیان بۆچی وتەوە برادەرگیان وەڵا گۆرانیەکی جوانە و یادگاری زۆری هەیە و بە تایبەتی بۆ نەک من ینی زۆرێک لە ئێمە خەڵکی سلێمانی بە تایبەتی بەوە ناسراوە کە ڕەفیق و برادەری زۆرە و چوزام زۆربەی کاتەکانی لەگەڵ ئەوەی لەگەڵ برادەرەکانی هاتیەوە لەگەڵ بەڕێزت برادێکی تایبەتی خۆشەویستت نییە کە ئەم گۆرانیت لە خۆشەویستی ئەووتی بێتەوە برادری خۆشەویست و نزیکم زۆرە وەڵا بەڵام جوانی ئاوازەکە بەڕاستی وای لێکردم کە ئەو گۆرانیە بڵام گینا بڵم بۆ کەسێکی دیاری کراوم نەوتووە بە سپاس بەخوا برادری باشم زۆرە و ناڵم ئەوەی کات لەگەڵ برادەرەکانە بەسەرە بێوەنە لەگەڵ ماڵەوەیە لەگەڵ کەس بەتایبەتی من خێستێمان دکتۆر پێم خۆشە برادەرگیانمان بۆ بڵێیتەوە چکە ڕاستە وتوتەوە بەڵام زۆرێک لە ڕەنگە جمهورەکان پیان وابێت تۆ جوانتر بێڵیتەوە تا خاوەنەکەی خۆشحاڵم ئەگەر واوتراوە بەڵام هەموو گۆرانیەک تایبەتە بە خاوەنەکەی خۆی من تەنها وەکو سەرسامیەک بە هونەرەکەیان بەو ئاواز و تێکستە گۆرانیەکەم تۆ بە سەر چاو ئەگە بیرم نەچوو بێتەوە سا کۆپلەیەکی تان بۆڵێم چکە بەخواز زۆر دەمێکەوە گۆرانیەمە
هەرچەنە بیر بوو بێڵە برادریان برادریان ئەی نووری چاوم برادریان برادریان ئەی نووری چاوم برادریان برادریان ئەی نووری چاوم برادریان گەر دوور بیلێم ڕەش بوو هەناوم ئای برادریان برادریان ئەی نووری چاوم برادریان برادریان ئەی نووری چاوم ناڵم بیرم نەمەوە دەستەکانت خۆش زۆر یەک تێبینی حەزەکەم بڵم لەسەرەوە دایمەن ئەڵێن ئەو گۆرانیەی فلان کەست باش وتۆتەوە یان خۆش وتۆتەوە توانین کۆپلێکمان پێشکەشکی بڕوا بکە یەکدانە لەو گۆرانیانی کەوتومەتەوە هی هونەرمەندە بەڕێزەکانی تر هەڵبەتە لەبەرم نییە وەکو تێکست هەمووی وەکو مەزەمەیەک نووسی بۆ ئەو ڕۆژەی کە چۆم تۆمارم کردووە یەکدانیشتم خوێنومەتەوە ئەنجا بۆ لەبەرکردنی تێکست زۆر خراپن لەبەر ئەوەی نازان بڵێم هۆکارەکە چییە بەڵام گۆرانەکانی خۆم نا گۆرانەکانی خۆم چکە زۆر پرۆڤەم تیا کردووە بە چەند قۆناغێک کاتیا پەڕیەوە تاگەشتەوەی کە ڕیکۆرد کرێ ئەوانە کێشەم نییە بەڵام گۆرانی هونەرمەندە بەڕێزەکانی تر ببوورە گۆرانێکی تایبەت هەیە کە دەلالت لە خۆشی خۆت بکە ناخی خۆت گۆرانێکی وتی بێت ڕنگدانەوەی ناخی خۆ بێ بەڵام بە شێوەیەکی خۆشی بابزانام هەموو گۆرانەکانە حەزینە بەخوا لە مناڵیەوە حەزم لە هۆکاری ئەمە بۆ کات بە قورعان لەوانەیە علاقەی هەبێت بە کەسێتی خۆمەوە یعنی هیچ ئینێکی نییە بڵێم دەلالت بێت لە تعبیرکە لە ڕنگانەوەی ژیانی تایبەتی خۆم بەڵام هەر بیرم یەت بە مناڵیش گوێم لە نەجمەی غوڵامی و مەسەری خالقی وتر حەزم لەو بابەتانە بوو زیاتر حەزم لە شادیلێک پێگەشتون حەزیان لە بەندە دکتۆر وەڵی حەز ناکەم هەیە کۆمنتوینی ئەوە بەم بەڵام چکە ئەویش جۆرێکە لە هونەر ئەویش هەڵبەتە گوێگیری خۆی هەیە بەڵام هەموو شتێک کاتی خۆی ینی معقول نیە من پێنجیبانی هەستی بچی بۆ وەرزش تۆ خەریکی بندبی گوێ لە بند بگری ینی هەر شتە و کاتی خۆی لەگەڵ فارسیەکان ناچۆنی چونکە ڕەنگە ئەو حەزێک کە هاتێ بەشێکە ئەوانەی کە ئەو حەزێک نازانم بەڵام زۆر کارم تیەکە وانە چکە ئەو حەزم دەچێتەوە سەر ئەوەی ئەوەیە یەکێک لە هۆکارەکانەوەیە کە حەزم زۆر لە گۆرانی فارسیە هیچ شیت لەبەر نییە قەینا بەستەم هەڵات چونکە ئەگەر فارسی نەزانی دەزانم سەرگێڵاکی هەمووی بەڵام ئێستار کۆپلێکدا بۆڵم ئەویش بەپێی ئەوەی کە چۆن گوێم لی بووە یناوشەکان مرد نییە لە 100 پێم کرا بۆ ڕاستەکە لە گۆرانێکە بۆی ڕاستی ئەبێتش باوازەوە بێڵی لە هەردووکمانەی پژین ڕۆزێکی ئەست و جوداشم ڕۆزێ مەرگێ خەندەهامێ ڕۆزی تەنهاییە دەستەم وەسە سەردێ گێریە هامی تۆیە ئەوەن کوچەیە غەمگین جێ پاهای تۆ موندێک هەنووزەم ئومێدی مەجنون عەکسی قەلبێ تۆ پوشندێ بەدی تۆ گریە ڕەفیقەم غەمی تۆ دادە فەریبەم هەڵە من تەنها بوو خەستێ توی این شەهری غەریبەم توی این شەهری غەریبەم توی این شهری غریبم باشتر نازانم باش تقریبا باشی فصل وصلنا فصل یەکەمیان منیش نا من ئەیتر چکە فارسیش نازانی لە ئەسڵاوان دەشت وەرگرتووە زۆر باش دکتۆر پلان و بەرنامەی چیترت هەیە شتی تازە بەرزمانی مەبەستمانەوە نەبووە کە چەند دکتۆر ڕاوبانکەین لێرە گۆرانی پێ بڵێن وەی کە بینەرێکیشی جمهورێکی تایبەت هەبێت لە بینەرانی ئێمە بزان زیاتر دکتۆر ڕەوا بناسن و پلانەکانی بە خۆشحاڵیەوە وەکو پلان نیازی ئەوم هەیە ئینشاڵڵا دوای جەژن ئەگەر دەرفەت هەبێت لە
لێرە لە سلێمانی و لە هەولێری و لە کەرکووکیش ئینشاڵڵا وەکو کۆنسێرت بکەم بۆ گوێگرەکانی خۆم و بەدەر لەوەی کە لێرەم بانکراوم بۆ ئەم تەلەڤیزیۆنە جوانە مەبەستم ئەوە نییە بەڵام لە نیازما هەیە وەکو سرودێکی هەم ئاینی و هەم نیشتیمانی پرسیارە لێ بکەم بزانم لەگەڵ سرودە ئاینیەکانە یان هونەرمەندە ئیسلامیەکانەوانی کە سرودی ئاینی ئەڵێنەوە نێوانت چۆنە گوێگری بۆ سرودی ئاینی معجیبی واللهی ئەبێ ئینسان ڕازگۆ بێت یعنی گوێم گرتووە بەڵام وەکو لەبەربوون هیچ بەرهەمێکی وام لەبەر نییە لەو بڕواایەشم دەنگم بشێت بۆ ئەو بابەتە سرودێکی ئاینی نازانی کاک زۆرەگەرەسە پێت بڵێ بەو خوایە لەوانەیە بە باشی لەبەرم نەبێت یعنی ئەترسم ناچی لە لای هیچ ئەو بە باشی ڕاز شتێکی لێزانانی وەکو زیاتر دەتەوێت ئاینیەکە بڵێ چی بڵێ بۆ نمونە بە باڵای پێغەمبەر بێت درودی خوای لەسەر زانی چۆنە ئەبێت هیچ دیاری کردووە لە وەکو شتێک دیاریکراو نییە لە مێشکمە بەڵام زۆر مەبەستمە چەند لایەنێک کە تاسا هیچم لەسەر نەوتووە بۆ نمونە سرودی ئاینی حەزەکەم وەکو پێویستیەکی سەرشانی خۆم و وەکو ئەوەش کە گوێگرانێکی زۆری هەیە ئەو بوارەش ئەوش لایەنێکی هونەریە هەندێک بابەتی ترۆک و دایک بۆ لەسەر دایکیش تا ئێستا هیچم نەوتووە چکەم پرسیارم کردم لەسەر دایک لەسەر خۆش برایت آخر ناڵم لەسەر دایکیش هیچم نەوتووە حەزەکەم گۆرانێکیش بۆ دایک بڵێم ئەیتر ئەوە یانی مەرجیش نییە مرۆڤ بتوانێت لە هەموو بوارێکە خزمەت بکات لە هەموو بارێکە گۆرانی هەبێت بەڵام ئەگەر تێکستی جوان هەبێت و ئاوازێکی باش هەبێت دڵنشین بێت کە زوو لە دڵ بنیشێت حەزەکەم ئیشی لەسەر تەلەفۆنیمان هەیە لۆڤین خان لە کرێوە لۆڤین خان سڵاوی خوای گەورەت لێ بێت جەژنت پیرۆز بێت تاعاتت قبول بێت سپاس ممنون جەژنەتە هەمی کارمەندان پیرۆزبی جەژنەدای تو بابەت خۆ پیرۆزکەم و هەمی ماڵاق خۆ هەر لە جەژن خۆشیە ئینشاءڵڵا خاتو لۆڤین پرسیارەکانمان لە سێ بەش پێک دێت زانیاری گشتی ئاینی ئەدەبی بەڕێزت کامیان هەڵەبژێت گشتی زانیاری گشتی حکمی گەڕانەوەی ژێرنیری تاقوتان کتێبی کێیە؟ کتێبی نووسەرێکی کەسایەتیەکی بەناوبانگیشە کاری بکە هەڵبژاردنە پرسیارەکەت بۆ بگۆڕین؟ نا پێم وابێ دەڵێت هەڵبژاردنە نەخێر هەڵبژاردنمان نییە خاتون تەنها وەڵامی ڕاست وەرەگرین و تەواو پرسیارەکە بگۆڕین؟ بەڵێ هەر لە زانیاری گشتیا بێت؟ بەڵێ ئەو کەسایەتیە کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیە گۆڕی عومەر موختاری دەرێنایە و لە شوێنێکی نادیار شاردیەوە طبعا ئەو کەسایەتیە دەسەڵاتی هەبوو واتە بیر لەوە بکەرەوە گۆڕی عومەر موختار لەکوێ بوو خاوەن دەسەڵاتی ئەو شوێنە لە بەروی حەسوودیەک هەبوو بەرامبەر بە کەسایەتیەکی وەکو هاوکاریەک سەرکردەیە وڵاتە بوو؟ بوو ناڵێ معامەر کەزا بار بکە پرسیارەکە زۆر زەحمەتە زۆر زەحمەت نەکردینە زۆر باشە ئەزانین چۆن تۆ عومەر موختار دەناسی خاتوو؟ بەڵێ عومەر موختار دەناسی؟ بەڵێ زۆر باشە لە چه وڵاتێک دەژیا؟ نازانی نازانم لە سعودیا نەبوو؟ نەخێر لە لیبیا بوو سەرمەکەی لە لیبیا بوو ئێستا خاوەندە سەڵاتی ئەو وڵاتە دێ گۆڕەکە هەڵدەکەنێ تەرمەکە لە شوێنی تر دەشارێتەوە کێ بوو ئەو کەسە؟ بەڵێ هەر لە لیبیا زۆر باشە ئەو کەسە کێ بوو کە گۆڕەکەی هەڵدایەوە تەرمەکەی بردە شوێنێکی تر ناشتی زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ پەیوەندیەکەت خاتۆ لەڤین سپاس هەر لە جەژن و خۆشیابی ئینشاڵڵا دیە ئەحمەد لە سلێمانیەوە دیە خان سڵاوی خوات لێ بێت جەژنت پیرۆز بێ و تاعاتت قبول بێت سڵاوتان لێ بێت سڵاو لە تۆش سڵاو لە تۆش سەیدا پیرۆز بێ جەژنی ڕەمەزان لێکەم زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ خاتونگیان هەمیشە لە جەژن نابیت
بژی سوال لەگەڵ میوان عزیز دەکەشن بەناوی ئەویشەوە زۆر سپاس دەکەین کێمان لەگەڵ بوو بورە دیە خات و دیە پرسیارەکانمان لە سێ بەش پێک دێت ئاینی و ئەدەبی و زانیاری گشتی بەڕێزت کامیان هەڵەبژێری بە ئاینێکە بێ ئاینی بێت بەڵێ پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ دەفەرمێت هەموو ئومەتێک ئەمینداری خۆی هەبوو ئەمینداری ئومەتەکەی منیش بریتیە لە کێ پرسیارەکەتان چۆن؟ ئەڵێ قورسە پرسیارەکەتان زۆر قورسە زۆر باشە ئەتوانی بیگۆڕی خاتون پرسیارەکە بگۆڕم بە گشتی بێ بزڵ بە زانیاری گشتی بێت بەڵێ حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوتان کتێبی کێیە؟ خاتون کتێبی سەرکردەیەکی دیار و نووسەرێکی دیارە نووسەرێکی دیارە ئەم کتێبە لەو کاتیان نووسراوە کە خەڵک دەگەڕانەوە ژێر حکمی سەدام و بۆی کە بەحەسێنەوە بە تایبەتی لە ژێرە و عەفوهەمەی کە زۆر جار سەدام دەری دەکرد خەڵ دەگەڕایەوە دوا وەڵامە بێت وەڵام باوە بێ بەخوا زانیاری زۆر باشە دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا عەلی باپیری بۆ وەردەگریت زۆر سپاس زۆر باشە کاکتۆر چیترمان پێشکەش دەکەی بە تایبەتی لەسەر ئاینەکە وتە شتێکی نەبەخوا هیچ نازانم ئەمەیە هەر سرودی هونەرمەندێکی ئاینی ناتوانی بڵیتەوە بەڵام یانی وشەکانم بە باشی لەبەر نییە ئەنجامە شتێکی بەخوا بەقەدەرەوەم لێ بزانی ئامۆت بەبێیەک و چۆن فارسیەکەم و دەویشم وت بەڵام بڕوا بکە یانی هیچینم نەکردووە هیچ شتێکی وام لەبەر نییە بۆ برادەرەشم وت کە زۆر باشە ئەگەر زیاتر ئێستا و بینەرانی بە تایبەتیەوە تا بینەرێکی ئەمە ڕێز و سڵاوی هەبوو بۆ بینەرەکانی ئەمەش دەتان ناسانی جارواشین زیاتر دکتۆر ڕەوا بناسن چیاڵێ زیاتر بم ناسن وەڵاهی ئیتر چیکە هەیە بیزان مامۆستای زانکۆم زۆر باش بەیانیان لەکوێ لە زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکیدا سەرکەوتوبی ئینشاڵڵا دوای نیۆڕانیش بینگەی خۆم هەیە با بڵێن ئەیادی خۆم هەیە و بەدەر لە کاری پزیشکیەکەش شتێک لە هونەرەکەم کاری تیاکەم کات زۆر شوێنێکی تایبەتیت هەیە کە کارە هونەرەکانتی تێدا ئەنجام بێیان ئەم کارانە و چۆن لە ستۆدیۆکان وڵات ستۆدیۆکان زیاتر هەر لە سلێمانین ستۆدیۆنی کاریان لەگەڵاکەم ئەیتر پێشتر ئاوازەکەیان بۆ نێرم لەگەڵ تێکستەکەیە و ئەوان کاری دابەشکردنی مۆسیقای بۆکەن و دواتر چەند جارێک پرۆفیل لەسەرەکەم و دەمکان تۆمار هیچ شاعرێک هەبوو کە داوا لێ بکە شعری خۆی باتەوە بڵێ بۆم بکە بە گۆرانی بڵێت ئەروەڵا بەڵام خۆش نیێستا ناوە بڵێم ئەگینا زۆربەی ئەو تێکستانی کە بەکارم هێناون لە گۆرانیەکانی خۆمە بە سوپاسەوە شاعیرەکان خۆیان تێکستەکانیان بۆ ناردوم هەندێکیشی ئاوازدانەرەکان ئەیگونجێنن لەگەڵ ئەو ئاوازەیە کە خۆیان دەیان ناوە هەندێک لە تێکستەکان بۆ من دانراوە هەندێکیان پێشتر دانراوە و زۆر باشە پرۆسیا و سەرگی دەنجام داوە چەند هۆکاری دواکەوتنەکە ئەوەیە ینی خوێندن و هاوسەرگیری بەیەکەوە تۆزێک زەحمەتە ئێستا خۆ شتێک نییە بڵێم ئاڵە دەیبا ئەوە دوکتۆر سەرەتا وتت پیری و نازانم بناڵی هەبێت نانەوەڵا بەداخەوە ئەتوان بڵێم زیاتر حەزم کردووە خۆم تەکوینکەم زیاتر حەزم کردووە بکۆمە سەر پێی خۆم حەزم کردووە پشت بە خۆم بەستم حەزم لەوە نییە کە زیاتر پشت بە دایک و باوکۆمانە بەستم ئەتر ئەوەش پرۆسەی خوێندن و من ماستەریشم تاوا کردووە کات بەسەرچێت وردە بزانین وەڵا ئەگەر دکتۆرە بەنیازم ئیشاڵە بمزان سەرخێ دکتۆر ئەمە زیاتر حەزمان کرد دکتۆر ڕاش میوانێک بێت لە بەرنامەیە پێیان خۆشحاڵیەوە زۆر سپاسدانەکەم جەژن دووبارە پیرۆز بێت لە ئێوە کەناڵەوانەکەتان و لە هەموو بینەرەکانی سپاس بۆ بەرهەمە کورتانش پێشکەشت کردین ببورن بەڵام ئیشاڵڵا هەوڵێم لە داهاتووە چەند سرودێکی ئاینیشم هەبێت و ئەو کاتە بەرنامەکەش بەدڵی ئێوە هەموو لایەکی شەبێت ئینشاڵڵا مەشمانە بەدڵ زۆر سپاس دەکەین خۆش ئەگەر بەرهەمێکی تری ئامادە بێت جەلال بە پێشکەشمانی بکات چیم تەیە دکتۆر وەڵڵاهی بزانم بە بیرەکەمەوە
توام هەر یەکێک لە بەرهەمەکانی خۆم بێت. لە کام دەرگاوە ڕێگەت پێ بگرم تا جێم نەهێڵی لە ژوورەکەمدا بە کەم گۆرانی بتلاوێنمەوە تا سیرت کەم لە ناو سینەمدا بە کەم تاقەوە من هەڵت واسم تاکوهی خۆم بی بۆ لەمەودووە بە کەم جەهەنەم سزای من نەدەی تا گوناهێک بم شەو لە باوەشتا گەر لە دەستم بێوە دەفرێنم سێبرت من بم ڕوویشت لە من بێ هەناسەکانێ پڕ بن لە تاسەم تاسەی خەیاڵێ هەر جەستەی من بێ گەر لە دەستم بێچی شەقام هەیە ڕاگریانەکەم بۆ هیچ کوێنت بن هەنگاوەکانێ هەر بێن بۆ لای من شۆستەکان بێ من ڕێگات پێ نەدەن. زۆر سپاس دکتۆر. بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دێنەوە خزمەتتان بەڵام هەر چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوە دەکەین. لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات. دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە.
شربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز هەر لە جەژن و خۆشییا بن. دیارە پەیوەندی تەلەفۆنیمان هەیە بەیانخان لە کەرکووکەوە. بەیانخان سڵاوی خوای گەورەت لێبێت، جەژنت پیرۆز بێت، تاعاتت قبوڵ بێت. جەژنی هەمووتان پیرۆز بێ. بەیانخان جەژنت پیرۆز بێ و تاعاتت قبوڵ بێت. فەرموو لە شاشەی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە پەیامی جەژنانەی خۆت بگەێنەوە. بەڵێ جەژنی پیرۆز سەرەتا سڵاو ڕێزم بۆ جەنابتان بۆ هەموو کارمەندان خۆشیتان بە ئێوەی سەرکەوتن. بەزوڵای بەکارکەی بەش پەیوەندەکانم بودە تا دکتۆر ڕەوا لەوێ حەزم کرداوای گۆرانێکی لێ بکەم، بەڵام لە کاتەکەی منە بەڕێزیان ڕۆی بەداخەوە خۆزگە زووتر بمانزانی بە زووتر پەیوەندیت بکردایەتەوە لەبەرەوەی هەم کاتی پەیوەندی تەلەفۆنیەکان مەحدودە. دەزانم بینەرێکی زۆر لە پشتی بەتایبەتی لە تەلەفۆن دەمێننەوە، بۆیە داوای لێبوردنەکەین، بەڵام ئەگەر حازری بی دەچینە لای پرسیارەکان. بەڵێ هە پرسیارە ئاینەکە بێت. بە ئاینەکە بێت زۆر باشە. پرسیاری چەنە بەخێنیتەوە. پرسیاری سێم پێغەمبەری خوا دەفەرمێت هەموو ئومەتێک ئەمینداری خۆی هەبووە، ئەمینداری ئومەتەکەی منیش بریتە لە فڵانە کەس. فڵانە کەس کێ بوو؟ بەڵێ ئەبوو عوبەیدەی جەڕاح. ئەبوو عوبەیدەی جەڕاح. دڵنیایت بەیانخان؟ ئینشاءالله. نایگۆڕیت؟ ناوەڵە بە ئەوە بێ، بەس هاوسەرەکەمش ئەتوانێ بەشداری لەگەڵتان بکە. زۆر باشە، بە ئەو بێت. فەرموو بە هاوسەرەکەشت بەشدار بێت. خواتان لەگەڵ لەلایەن خوا لەگەڵ بێت. خوا لەگەڵ. سلام علیکم. عەلەیکە سەلام وەرەحمەت الله. ئەگەر خۆت بناسیێنیت ناویسیانیت؟ ئیبراهیم لەتیف نەجەدین. باوکی ئەحمەد. باوکی کاک ئەحمەد. باوکی ئەحمەد جەژن پیرۆز بێت، تاعاتت قبوڵ بێت. هەر لە جەژن و خۆشیایی، بەڵام پێشم بڵێ لە کەرکووک جەژن چۆن بەڕێوە چێت؟ والله شکر وخوا باش ڕاستە لە فەیزانی خزمان و وڵاتەکان هاتینەوە و پیرۆزباییتان لێکەم سەرەتاوە. جەژنی ڕەمەزان ئینشەڵڵا بێتە خۆشی و شادی بۆ هەموو لایەک. هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا ئەچمە لای پرسیارەکان، بەس پێم بڵێ ئاینی بێت، زانیاری گشتی بێ یاخودە دەبی بێت؟ زانیاری گشتی. زۆر باشە، زانیاری گشتی. پرسیاری دووەم، حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوتان کتێبی کێیە؟ پرسیارەکەت گۆڕەوە مانەوەی تریان وڵاتەر هەیە. ئەوی تریان کامە بوو؟
بەشی بیگۆڕی بە بەشی ئاینی ئەوەی لیبیا ئەوەی لیبیا ئەو کەسایەتێ کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیەک بەرامبەر بە عومەر موختار هەڵسا گۆڕەکەی هەڵدایەوە و تەرمەکەی لە شوێنێکی نادیار جارێکی تر ناشتەوە. اختیاراتی تیانە بەڵام هەر بۆ ئاسانکاریێک عومەر موختار گۆڕەکەی لەکوێ نوێژرا بۆ یەکێک لە دەسەڵاتدارەکانی وڵاتە بوو لە لیبیا یەکێک لە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە گۆڕەکەی هەڵدایە و شاردیاوە کێیە؟ معمەر قەزافی. دواوەڵامە بێت؟ بەڵێ زۆر باشە معمەر قەزافی بۆ جێگیرەکەین. سوپاس بۆ پەیوەندیەکانتان دەستخۆش. ئەگەر وابزانم کاگازات لە کەلارەوە لەگەڵمانە ئەی کاگازات سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی ئینشاڵڵا. کاگازات لە کەلارەوە کاگازات هەموو جەژنێکتان هەر خۆشی و سەرکەوتن بن خی گەورە تەمەندرێتتانکە خی گەورە نەما تازیاکە دەستخۆشی جەژنە پیرۆزە بۆ هەموو مسلمانانی هەموو جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان و جەژنە پیرۆزەیش لە هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی تاکەم ئەم ڕەمەزانە بەڕاستی هیلاک بوون بەڕاستی بەرنامەی پەیامی ڕۆژ بەرنامەیەک بوو زۆر خۆش بوو سوادەی زۆرمان لێ کرد بەڕاستی متابعەی هەموو بەرنامەکانیم کرد لە ڕۆژدا. زۆر سپاس جەژنی تۆش پیرۆز بێت. خۆشحاڵت کردین بۆ هیوایی کە بتوانین ئینشاڵڵا هەم لە شاشەی پەیامەوە بە تایبەتی لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە بەشێکی باشتر خزمەت بە بینەرەکانمان بینەری عەزیز بکەین. کاگازات پرسیارەکانمان لا سێ بەش پێک دێت ئاینی کۆم ئەدەبی و زانیاری گشتیە بەڕێزت کامیان هەڵەبژێری؟ بە ئاینی بێت. ئاینی بێت. زاناترین کەس بە حەڵاڵ و حەرام لە ئیسلامدا کێ بوو؟ واتە کێ زاناتر بوو لە ئیسلامدا لەسەرەوەی کە چی حەڵاڵەوە چی حەرامە؟ وەڵای پرسیارەکە قورسە. دەتوانی بیگۆڕی کاگازات؟ وەڵایی دەستخۆشتیان یەکەمە پرسیارەکە بگۆڕین؟ بەڵێ. ئەتوانی بیگۆڕی بۆ بەشێکی تر ئەیکەی بە چ بەشێک؟ بەشێر ئاینی بێ وەڵا. هەر ئاینی بێت؟ بەڵێ. زۆر باشە. پرسیاری حەوتەم حەواری پێغەمبەرمان کێ بوو؟ حەواری پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کێ بوو؟ وەڵاهی نازانم. کۆتایی بەرنامەی پرسیارەکەت بۆ گەڕم بۆ دامەیەکتر باشە؟ یەکەمین کەس لە مەکە و دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت باشکرا جەلال بزان خۆی بەشەکە ناگۆڕێت هەر ئاینی تەوێت کاگازات یەکەمین کەس لە مەکە و لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ئاشکرا قورئانی خوێند کێ بوو؟ واتە لە دوای کۆچی پێغەمبەر لە مەکەوە بۆ مەدینەکە ڕۆی کێ بوو لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ئاشکرا قورئانی دەخوێندەوە؟ قورئانی دەخوێندەوە بە ئاشکرا. عوسمانی کوڕی عەفان نازانم. وەڵامێکی دروستمان بەرێ یەک وەڵام. عومەری کوڕی خەتاب دوا وەڵامە بێت؟ بەڵێ. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ کاک ئازاد سپاس بۆ پەیوەندیەکەت وەر لە جەژن هابێت ئینشاڵڵا. کاک نەوزاد لە کەرکووکەوە. کاک نەوزاد سڵاوی خۆی گەورەت لێبێ و جەژنت پیرۆز. السلام علیکم جەژن پیرۆز بێت. عەلیکم سەلام هەر لە جەژن خۆشیابیت. کاک نەوزاد جەژن لای تۆ چۆن بوو ئەمڕۆ؟ وەڵایی تا ڕادەیە خۆش بوو وەچی بوو تۆ دنیا گەرم بوو لێرانە. ئینشاءڵڵا جەژنەکەتان هی باشی و بەڕێوەچوونی جەژنەکە بووە گەرمەکە نەک هی گەرمایی کەرجەوەکە بێت. وەڵایی شکر وەخوا لەگەر جێژن زۆر خۆشە گەرم و گوڕە تۆزێ لەخوا بەزیاد یاخوا هەمیشە گەرم و گوڕ و هەمیشە لە جەژن خۆشیا بن. کاک نەوزاد بچینە لای پرسیارەکان زانیاری گشتی ئەدەبی و ئاینی بێت. پرسیاری ئاینی بێت زۆر باشە. زاناترین کەس بە حەڵاڵ و حەرام لە ئیسلامدا کێ بووە؟
وڵای ئەگە پرسیارێک دیکە بکەی زۆر مەمنونە بۆم. پرسیاری پێنجەم بکە جەلال. پێنجەم وشەی تاغوت چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ وشەی چی؟ وشەی تاغوت. توانێت پرسیارم لێ بکەی کەوانێ بەچێ وترێ حەواری بەچێ وترێ حەواری زۆر باش. زۆر باشە حەواری پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کێ بوو؟ زوبێری کوڕی عەوام. کێ بوو لە پاڵتا یارمەتیدا؟ هاوکاری وەڵای ماڵەوە. کێ؟ ماڵەوە. ماڵەوە قوشتەکەم. زانیاریەکەی ئەو پێیە ئێستا زوبێری کوڕی عەوام؟ بەڵێ. دڵنیای لەوەی کە زوبێری کوڕی عەوامە بە دوو نەفەرەوە؟ بەڵێ دڵنیاین ئینشاءڵڵا. کەواتە وەڵامت بۆ جێگیرکەین. تەواو نایگۆڕی؟ نایگۆڕم. زۆر باشە وەک بۆ جێگیر دەکەین کاک نۆزاد لە کەرکووکەوە لە جەژن خۆشییا بیت خوال لەگەڵ بێت. ئەگەر پەیوەندی ترمان هەبێت بینەرانی عزیز دیارە بەرنامەی پەیامی ئەمڕۆ پەیامی ڕۆژ لە هەر سێ ڕۆژی جەژنی ڕەمەزاندا کاتژمێر 8:30 سەر لە بەیانی دێنە خزمەتتان بۆ کاتژمێر نزیک بە 11 و لە هەر سێ ڕۆژەکەدا پرسیار وەڵامی تایبەتمان دەبێت بۆیەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە خەڵاتی تایبەتی ئەم کۆمپانیای دۆلفینسیمان دەبێت و هەم خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامان دەبێت بۆ ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە. من ناوبڕێکی کورد وەردەگرم لە دوای ناوبڕەکە دێمە لای ئەوانە کە کێ وەڵامی ڕاستی بەدەستێناوە ئەگەر زیاتر لە 3 کەس بێ خۆرایان بۆ دەکەم چونکە هەموو بەرنمەیەک 3 کەس خەڵات دەکەین و هەر کەسێکیش 2 خەڵات وەردەگرێت خەڵاتێکی کۆمپانیای دۆلفینسی و خەڵاتێکی کەناڵی ئاسمانی پێیان ناوبڕی کووەردەگرم و دێمەوە لاتان بە تایبەتیوانەتان کە گومانتان هەیە پرسیارەکانتان ڕاست بێت دوور مەکەونەوە لەگەڵمان بن. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله أكبر الله أكبر الله أكبر جەژن مایی شادی دەروون بێ بۆ هەموو زامەیە و گۆشتە زوون بێ. جەژن زەردەخەنەی تەبای و پێکەنینی ئاشبوونەوەیە. جەژن ڕق و چینە لە دڵەکانمان لە ئابات و ئاشبوونەوەی ڕۆحەکانە کاتە جوانترین دیاری بۆ مرۆڤەکان. جەژنتان پیرۆز و ئارامی دڵەکانتان ژیانتان بکاتە لالەزار. با لە جەژندا ڕۆقوچینە لە دڵەکانمان دەربکەین و لێبوردەی بکەینە تاکە دەستمایی ژیانمان. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دەچینە لای ئەوەی کە ئەو پرسیارانەی کە کردومانە لە بینەرانی عزیز وانەی کە پەیوەندی تەلەفۆنیان هەبووە وەڵامە ڕاستەکانیان ئاشکرا دەکەین و ئەوەشی کە وەڵامی ڕاستی بەدەستێناوە دیارە تیر و پشکیان بۆ دەکەین بۆی کە 3 کەس لەوانە
خەڵاتیان پێشکەش دەکرێت و ئەوەی کە ناوی دەرەچێت لەسەر ئەو ڕقم تەلەفۆنی کە لەسەر شاشەی پەیامە لە دوای بەرنامەکە پەیوەندیمان پێ بکە بۆی کە خەڵاتەکە بگەێنن دەستی. ئەو پرسیارانەی کە زیاتر داوا کران پێم وایە زانیاری گشتی بوون ئاینیەکان من وەڵامەکانیان دەڵم تو زانیاری گشتێکە. بۆ یەکەم جار لە مێژووی ئیسلامدا بەکێ دەگوترا شەهیدی میحراب ئیمامی عومەر بوو ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. یەکەمین کەس لە مێژووی ئیسلامدا دیوانی موچە و پلەبەندی لە موچەدا داهێنا تەنانەت خانەنشینیشی داهێنا کێ بوو؟ ئەویش هەر ئیمامی عومەر بوو ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. پێغەمبەری خوا دەفەرمێت هەر ئومەتێک ئەمینداری خۆی هەبوو ئەمینداری ومەتەکەی منیش بریتیە لە ئەبوو عوبەیدەی جەڕاح ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. زاناترین کەس بە حەڵاڵ و حرام لە ئیسلامدا کێ بوو؟ معازی کوڕی جەبەل بوو. وشەی تاغوت چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ 8 جار وشەی تاغوت هاتووە. یەکەمین کەس لە مەککە و لە دوای پێغەمبەر بە ئاشکرا قورئانی خوێند کێ بوو؟ عەبدوڵڵای کوڕی مەسعود ناسراو بە ئیبنی مەسعود بوو. حەواری پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێت کێ بوو؟ زوبەیری کوڕی عەوام. دەستخۆش بەڵێ وەڵامی پرسیارەکانی زانیاری گشتی ئەو کەسایەتێک کێ بوو کە وەک ڕق و غیرە و حەسوودیە گۆڕی عومەر مختاری دەرهێنایە و لە شوێنێکی نادیار شاردیەوە؟ وەڵامەکەی ئەم معەممەر قەزافی بوو. حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوتان کتێبی کێ بوو؟ کتێبی مامۆستا عەلی باپیر. کتێبی پێم وایە بۆ پرسیارەمان نەکرد. یەکەمین کەس بۆ یەکەم جار سیستمی خانەنشینی لە مێژووی مرۆڤایەتیدا داهێنا کێ بوو؟ ئیمامی عومەر بوو. پرسیارەکان تەواو بوون دەزانە بوون؟ زۆر باش. ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەست هێناوە 2 4 6 8 دەکەسن بۆیە قورعیان بۆ دەکەین چیدا هەڵە بشێری؟ وەک ئاماژەم پێکرد ئەو ڕقەمەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامە لە دوایەوەی ئەو کەسی کە لە تیر و پشکەکەیان ناوی دەردەچێت پەیوەندیمان پێوە بکات لە دوای بەرنامەکە بۆی کە خەڵاتەکان بگەیەنە دەستیان. 3 دانە دەردێنە؟ 3 دانە؟ 3 دانە. ئەمە 1 ئەمە 2 ئەمە 3. دانە دانەوەکانیان باوکی ئەحمەد. باوکی ئەحمەد لە کەرکووکەوە. دیارە لەگەڵ وابزانم خاتوونی بوو لەگەڵ بەیانخان بوو تەلەفۆنیان کرد. ئەمە باوکی ئەحمەد. بەیان عومەر. بەیان عومەر لە سلێمانیەوە بوو؟ بەیار. بەیار؟ بەیار عومەر لە شاری سلێمانیەوە. بەیان مستەفا. بەیان مستەفا ئەویش لە کەرکووک بوو. ئەوانە بوون کە بەیەکەوە پەیوەندیان کرد. پیرۆزیان بێت. زۆر سپاسانەکەین وەک ئاماژەم پێکرد لە دوای بەرنامەی پەیامی ڕۆژ تەلەفۆن بکەن بۆ ڕقەمی کە لەسەر شاشەی پەیامە. بینەرانی عەزیز سبێنش کاتژمێر 8:30 سەر لە بەیانی لە پەیامی ڕۆژەوە پێتان شاد دەبینەوە. بە هیوای کە هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێت. خوای گەورە تاعات و عیبادەتێمان لێ قبوڵ کردبین تا بەرنامەیەکی ترشیدا بەخوای گەورەتان سپێرین. خواتان لەگەڵ.